ساڵتان باش هاوڕێیان لاڵقەی تردا لەگەڵ یەکێک لە زیندانە سیاسەکان گفتوگۆ دەکەین ئەمڕۆی بەڕێز کاک هەڵگۆر تاڵەبانیە کە کاریەکی یان ئەندامێکی کۆنی دەستگای زانیاری کاک هەڵگۆر بەخێر بێت. ڕێز و سەڵاو کاک قادر گیان، زۆر سوپاس. هاوڕێیان دەمانەوە بڵێن کاک هەڵگۆر یەکێک لە کەسایەتیەکانی سیاسی وە کادیرێکی دەستگای زانیاری و چەند ساڵێک دوو ساڵ زیاتر و دوو جار دەستگیر دەکرد لەلایەن دەستگای زانیاری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. ئەمڕۆ بە سوپاسەوە دێ لەگەڵمان دەبێت. کاک هەڵگۆر دەکرێت سەرەتاکە بەوە باس بکەین تۆ پیشە چ بوو، چۆن بووی، کوکەتێ زیندان، هەندێک قسە و باسمان لەبەوە بکەین. پێشەکی ڕێز و سەڵاو خۆشەویستی بۆ هەموو بینەرانی ئەو بەرنامەی جەنابەت. من لە بنەماڵەی تاڵەبانیمە لە ساڵی دوای ڕاپەڕینەکە بەخۆ دەزانی هەمومان حەماسەتێکمان هەبوو، زیاتر من لەبەرەوەش بنەماڵەکەم لە ناو یەکێتی و دامەزرێنەری یەکێتی و خزم و کەسوکارم زۆری شەریک و ئەنفاک کراون. بە حکمیەوە لەگەڵ یەکێتیە پەیوەندیم کرد لە ساڵی 1992 هەتا ساڵی 1995 لە ئەندام بووم لە دەستگای زانیاری یەکێتی نیشتیمانی کوردستان. دواتر تەمان مشکلەیەکێ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بەس ساڵی نەوەتەکانەکەم زۆر لە مەسئول و بەرپرسەکانی یەکێتی حەزیان بە کەسوکاری جەلال تاڵەبانی و بە خزم و کەسوکار و عەشرەتەکەی نەئەهاو، لەوە دەترسان یەکێ بێتە جێی تاڵەبانی بێ و بێتە جێی. بە شەرتی ئەوان هەموو مەسئولەکانی یەکێتی بەخوان هەمووی خزم و خزمایەتیانە کرد. مامجەلال نەیە کرد، مامجەلال تقریبا لە هانا هەموو تاڵەبانیان 4-5 کەسە بوو، یەکێ لەوانە من بوو. یعنی لە بنەماڵەی ئێمە کەم وەختی خۆی کەم خەڵکە بوو لە ناو یەکێتیا بێت. لەبەرەوە چایان لەسەر مندا نابوو مەسئولەکانی یەکێتی و دژایەتی منیانە کرد، بە تایبەت عومەر فەتاح، خەسرە بوو مەحەمەد، کۆسرەت ڕەسوول. ئەو کات من خوێندکار بووم لە زانکۆ لە کۆلێژی یاسا بووم لە هەولێر. ئەو کاتەی کە لەگەڵ دەستگای زانیاری کارم دەکرد بەرپرسێکمە بوو خەڵکی شاری هەولێر بوو، ناوی لیوا جەمالە، نازانم ئێستا لە ژیان ماوەیان نا. ئەو کات عەمید بوو، ئەو کات ئەو بەرپرسی من بوو. چەند بەرنامەمان ئەو کاتە لە سەر حیزبە کوردستانیەکانەوە بە خۆت زێناب دەزانی ئەو کاتانە دەستپێکی شەڕی براکوژی بوو و زیاتر چاودێری معارەزەی عێراقیمانە کرد، هێزە ئۆپۆزسیۆنەکانی عێراق ئەوانەی کەوا میوان بوون لە لامان لە کوردستان. لەوانە زۆر چالاکیمان ئەنجام ئەدا بۆ چاودێریکردنی کار و هەڵسوکەوتەکانی ئۆپۆزسیۆنی عێراقی، بە تایبەت جەماعەتی ئەحمەد چەلەبی، کۆنگرەی نیشتیمانی، حرەکەی وفاقی وەتەنی کە یاد عەلاوی سەرپەرشتیاریەکە، حزبی دەعوا، مەجلیسی عەلای سەورەی ئیسلامی. من یەکێ لەوانە بووم کەوا لەگەڵ لیوا جەمالە کارمان لەسەر ئەوە کرد. جارێکیان پیلانی وایان دانن کەوا ساڵی 94 بۆ ئەحمەد چەلەبی دعم و کۆمەکێکی زۆری لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وەرەگرت کە سیارەیەکیان وەرگرتو بوو، سیارەیەکی شۆفرلێر بوو، ئیزاعەیەکی متەنەقلی لەسەر بوو، ئیزاعەیەکی مەیدانی شەڕکردنە ئیعلام بڵاو کاتەوە بام لە سەربازەکانی جێشی عێراق خۆیان بەدەستەوە بدەن. لیوا جەمال کەوەی زانی کۆنتاکتی کرد لەگەڵ مەسئولە بەرزەکانی یەکێتیە، دوایی جوابی لە من دایەوە کە ئەو سیارەیەم حاولەکەن بیدزن. وتم چۆنەی دزن؟ گوتی ئەو جەماعەتە کە ئەیبەن کوردی فەیلینە، بە خۆت جەناب دەزانی ئاراس سکرتێری ئەحمەد چەلەبی بوو، ئاراس محەممەد فەیلی، هەموو حیما و شتەکانی فەیلی بوون. ئێمەش هەندێک لەو حیمانەمان ئەناسی لەگەڵ ئێمە پەیوەندیان هەبوو، وتیان سیارەکە بڕفێنن ئەیبینە مەکتەب سیاسی، و کاتە مەکتەب سیاسی یەکێتی لە هەولێر بوو، لە ڕێعین کاوە بوو، وتیان لەوێ سیارەکە ئەشار. دوای ماوەیەک ئێمە ئەو کوڕانە دەستگیرەکەین ئەڵێن ئەمان ڕفانویانە. دوای ئەوە وەختێکی بەسەراچێ و ئازادیانەکەین. منیش گوتم شتی وا ناکرد، گوتم خەڵکانە کە یارمەتی ئەمادەن چۆنیەوە دەستگیریانەکەن و ئایان خەنە سزنەوە. ئیتر لە دوای ئەوە کێشە و گرفت دروست بوو لە بینی من و لیوا جەمالە. ئیتر بەڕاستی بینمان تێکچوو، پەیوەندیم ئەوجا بوو بە کۆسرەت خۆیەوە، شەخسی کۆسرەت. ساڵی
کاک هەڵگوت بەلەوەی بچینە سەر گرتنەکە لە چ بوو لە دەستگای زانیاری وە کاروباری گۆچی بوو ئیشی تو زانیاری کۆکردنەوە بوو لەسەر ئۆپۆزیسیۆن یان ئەوە تا بەشی کەش ئیشت دەکرد وە پلە چ بوو دەستگای زانیاری ئەگە قسە گوێ نەکردلایە مەسەڵەن چەند بەشی هەیە چی دەکەن مەسەڵەن ئێستا پاراستن کۆمەڵێک بەشی چیلۆری هەیە ڕاگەیانی هەیە وەنیا سەربازی هەیە ئێوە چۆن بوون ینی تشکیلەی دەستگای زانیاری و ئیشی تو چ بوو ئایا بەس چاودێری ئۆپۆزیسیۆن بکەیت ئۆپۆزیسیۆنی عێراق یان ئۆپۆزیسیۆنی باشووریش واختیالات مەسەڵەن بەنمونە چ شتێک بوو ئەو اختیالاتوانە ئیشی ئێمە نەبوو ئەوانە تیمی تایبەتی خۆیانیان هەبوو بەڵام من کاری من مەحسوور بوو گرێدراو بوو بە چاودێریکردنی هێزە و پۆستەکانی عێراقەوە کەوا میوان بوون لەلامان لەگەڵ ئەوەشدا ئەگەر زانیاریمان دەستکەوتیا لەسەر حیزبە کوردیەکان لەسەر ئیسلامیەکان یان لەسەر پارتی لەسەر ئەوانیش کارمان دەکرد پلە چ بوو کاک هەڵگوت لە دەستگای زانیاری ئەندام بوو ئەندام بووی تشکیلەی دەستگای زانیاری ئەوەندەی ئەگەر دەبۆت ئەوە نابی چۆن بوو ینی خانەی سیخوڕی هەیە خانەی تیرۆر و اختیالاتیان هەیە چەند خانەیەک لە چەند خانەیەک پێک هاتووە مەسەڵەن خانەی تورکیایان هەیە خانەی ئێرانیان هەیە خاصن بە تایبەت ئەو دەوڵەتە دراوسیانە چکە بە تەنیشتی کوردستانەوە زیاتر علاقەتیان ینی گرێدرایی کوردستانن ئەوانەمی بەشی تایبەتی خۆیان هەیە بەشی ئەو کاتە ڕژێمی عێراقە بوو ئەگەر ئەوەندەی بێت تۆ بینێت ئەو پیاوانەی ئەنگۆلە و کات کە لەسەر ئۆپۆزیسیۆنی عێراقیشتان دەکرد بەنمونە مەسەڵەن پیاوەکانی ڕژێم چێ بوون لەناو ئۆپۆزیسیۆنی عێراق بێگومان هەبوون مەسەڵەن وەنیا بەنال ناو ئۆپۆزیسیۆنەوە پەیوەندی ئەو ئۆپۆزیسیۆنە لەگەر دەستگا هەواڵگریەکانی بەعس چۆن بوو بەنمونە پیاوەکانی ڕژێم بێگومان دەستگای زانیاری ئەو کات دەستگایکی بەهێزتر بووە ڕەنگی لە ئێستاکەدا بەڵێ ئەو کات دەستگای زانیاری لەسەر ئاستی هەموو کوردستانە لە هەمووی بەقۆتر بەخۆت جەناب دەزانی کە ڕاپەڕی ناتەوە هێچێتی تەنها یەکەم هێزی بوو کە هێزێکی گەورە بوو هێزێکی عەسکەری بوو یعنی لەسەر خۆ بوو یەکێتی ئەو سەردەمانە گەورەترین بەهێزترین حیزب بوو لە کوردستانە ساڵی 92 دوای هاتنی ڕاپەڕینەکە بەڵێ من وەکو بۆ جەنابم باس کرد یەکێک لەو کارانی کردمان مەکتەبی ئاراسی حەبیب فەیلی کە مدیری مەکتەبی ئەحمەد شەلەبی بوو ئەوان پارەیەکی زۆریان لە ئەمریکا وەرەگرت تەجەسوسیان لەسەر عێراق کرد مەسەڵەن تەجەسوسیان لەسەر ئەسلحەی دەماری شامل کرد لەسەر موشەکەکانی عێراق کە سەدام دەیشاردەوە ساواریخی موشەک ئەوان زانیاریەکی زۆریان کۆ کردەوە ئیمکانیەتی زۆریان بوو ئێمەش جاسوسیمان بەسەر ئەوانەوە کرد زانیاریەکانی ئەوانمان وەرەگرت لە مەکتەبەکەی لە هەولێر بوو ئاراس جارێکیان کۆمەڵێک وەسایت کەوتە بن دەستمان نەکەوە زانیاریان لەسەر ئێمەش کۆ کردەوەیان دابارمەریچیەکان زانیاریان لەسەر ئێمەش کۆ کردەوە شەڕی یەکێتی و پارتی بوو لە پێنجێن ئەو خاڵ عیرفان شەهید کرا لەوێ لەو زانیاریانە بەدەست بوو لە مخابراتی عێراقیەوە زانیاری هاتبوو بۆ جەماعەتی ئەحمەد شەلەبی یعنی پیاوی ئێوان پیاوانە ناو مخابراتی عێراقیە پیاوی ئەحمەد شەلەبی کەوا لە ئەو هێرشەیە یەکێک لە حیمایەکانی جەبار فەرمان خەڵکی قانەقینە زانیاری داوە بۆ مخابراتی عێراقی حیمای جەبار فەرمان بوو تەمان لەناو معارەزەی عێراقیە مخابراتی عێراقی گەلێ دەهێت بۆ خۆت دەزانی مخابراتی عێراقیەکە بۆ لە پێشکەوتنی دەستگا سیخوڕیەکان و مخابراتیەکان لە ناوچەکەیە زۆربەی حیزبەکان حتاوانی لە ئێرانیش حیزبەکانی معارەزە مەجلسی عەلا لە قیادەی باڵایان لە جەماعەتی ئەحمەد شەلەبی لە حەرەکەی وفاتی وەتەن یعنی هەموویان اختراق کردبوو چوون لە ناو هەموو هێزەوە پۆستێنەکانی عێراقەوە مخابراتی عێراق ئەو تاوانانەی بەعس لەو کات تەقینەوەیەک ڕوویدا لە مەسیح ئەگە زانیاری تەبی لە بەرگەی NC چۆن بوو کاکە چکە ئێمە راپۆرتێکمان لەدەستە لەو بارەوە چۆن بوو چێ پێی خەریک بۆ ڕۆندە یەنگۆ زانیاریتان بچکو حەدەسەکی گەورە بوو ئەوزان 95 بوو لە مەسیح ڕوویدا بەڵێ ئەو وابزانم سەیفی کوڕی ڕەشید سندی ئەو کاتە لە بارگای ئاسایشی
کۆنگرەی نیشتیمانی عێراق جەماعەتی ئەحمەد چەلەبی لەوێ تەقینەوەکەوە بوو وازان سەیفی کوڕی ڕەشید سندی ئەو بەرپرسی ئەو دەستگایە بوو تەمەنەوە کاری مخابراتی عێراقی بوو مخابراتی عێراقی ئەو تەقینەوەی کرد لەوێ و خەڵکێکی زۆر کوژرا تەمان لەو کاتەیە ساڵی 95 استخباراتی ئەمریکی CIA مەرکەزێکی لەوێ کردبەوە زۆری هێزەکانی معارەزەی عێراقی لەوێ کۆبووبوونەوە لە لای پارتی دوایی تەمان پارتی هەمویانی دەرکرد تەنها حرەکەی بزوتنەوەی وفاقی وەتەنی جەماعەتی ئەیاب عەداوی تەنها ئەوان مەکتەبیان ناوە هەمویانیان دەرکرد ئەحمەد چەلەبی شاتە هەولێرە ئەو کاتە بۆ دەریکردن کاک هەڵگوڕ لەگەڵ بێتە بیرت ینی هۆکارەکە چی بوو؟ بەڵێ پارتی سیاسەتێکی دیبلۆماسیانەی زۆر زیرێکی ئەکرد لەگەڵ تورکیا علاقاتی باش بوو لەگەڵ عێراق علاقاتی باش بوو هەر لە ساڵی 92 و علاقاتی خراپ نەبوو لەگەڵ حکومەتی عێراق پارتی یەکێکیش لەگەڵ ئێران و سووریا علاقاتی زۆر نزیک بە خۆ جەناب شەزانی سووریا و ئێران دوو وڵاتی دوژمنی سەدام حوسێن بوون پارتی زۆر ئیستفادەی لەو وەزعە کرد تورکیا و حکومەتی عێراق هاوکاریەکی زۆری پارتیان کرد طبعا ئەو کاتە ساڵی 95 ئەفسەرێکی گەورەی عێراقی وەفیق سامەڕایی پێشتر مدیری استخباراتی سەربازی عێراقی بوو ڕای کرد هاتە مەسڵ سەلاحەدین ئەوێ ئەو بە ئەمریکیەکانی گوتی منە دەتوانم کودەتایەکی عەسکەری بکەم لە عێراق گوتی ئەمریکاش گوتی باشە ئیمکانیات دەکەینە ژێر دەستت لەگەڵ ئەحمەد چەلەبی و لەگەڵ حیزبە کوردیەکانە هاوکاری بکەن بۆ انقلابکردن کودەتا بکەن بەسەر سەدام حوسێنە وەفیق سامەڕایی لەگەڵ ئەحمەد چەلەبیە لەگەڵ مام جەلال لەگەڵ کاک مەسعود هەر چواریان لە مەسڵ سەلاحەدین زابطێکی گەورەی استخباراتی ئەمریکی هاو ئیمزای بە کاک مەسعود بە مام جەلال ئیمزای پیان کرد کە پارتی لە مووسڵ بدات یەکێتیش لە هەولێرەوە لە سلێمانیەوە بڵین لە لای چەند سەماڵەوە لە دوو قۆڵەوە یەکێتیش لە کەرکووک بات بۆ ئەوەی مەشغوڵی جێشی عێراقی بکەن لە باکوور وەفیق سامەڕایی پەیمانی دابوو کە ئەفسەرێکی زۆری هەیە لە ناو جێشی عێراقیە لەو کاتەکە هێرشێکمە سەر مووسڵ و کەرکووک حیزبە کوردیەکان و ئۆپۆزسیۆن لە ناو بەغدا ئینقلابێکی عەسکەری بکرێت طبعا من ئەو کاتە لەگەڵ کۆسرەتە عیلاقەتم هەبوو پەیوەندیم هەبوو لەگەڵ هیوادجمال عیلاقەتم نەمابوو من بە چوومە مەسڵ سەلاحەدین بە ناوێکی مستەعارەوە تەمام کاتم لە دەستگای زانیاری بووم ئەو کاتێش بینی یەکێتی و پارتی شەڕ بوو وەزع باش نەبوو من بە ناوێکی مستەعارەوە چوومە ئەوێ سیخۆڕمان هەبوو لەسەر وەفیق سامەڕایی ڕێگەی تایبەتی خۆم وەفیق سامەڕایی طبعا وەفیق سامەڕایی ڕای کرد چۆ سووریا ئەمە دلیلەکەوەی وەفیق سامەڕایی پێشتر لەگەڵ استخباراتی سووریا ئیتفاقی کردووە وادام هەڵی ئەمریکیەکانی هەڵخەڵەتان بوو چکە ڕای کرد برادەرێک ئەوەی کە زانیاریەکەی بە مندا گوتی لەسەر ئاوی زاخۆ پەڕیەوە چۆ سووریا ئەو تەواو ئەو کودەتایە سەر ناگێت وەفیق سامەڕایی ئەوانی هەڵخەڵەتان طبعا کە بچێتش بۆ سووریا معنای وایە پێشتر تەنسیقیە بۆ لەگەڵ مخابراتی سووریا لەو کاتە زانیاری وەرگرت نزیکی ئەحمەد چەلەبی کەوا پارتی لە تورکیا زانیاری پێدراوە تورکیا پێی گوتبووی بە هیچ شێوەیەک پارتی ئێوە هێرش مەکەن بۆ سەر مووسڵ لەبەرەوە ئەمریکا ڕاست ناکە ئەمریکا نایە حکومەتی عێراق بڕکێنێت تەنها ئەوەیە شەشمان لە مەجلیسی ئەمن گەماروی ئابووری لەسەر عێراق تازە ئەکرایەوە ئەمریکا بە دوای حیجەیەکە گەڕا گەمارەکە نوێ بکاتەوە ئەو کاتێش ئەڵمانیا و رووسیا و سین دەیانگوت دەبێت حساب لەسەر عێراق لادرێت لە مەجلیسی ئەمن رووسیا و سین زۆر پێداگریان کردکەوە مەجلیسی کەوا گەماروی ئابووری لەسەر عێراق لادرێت فەرەنساش علاقاتی باش کردبوو لەگەڵ حکومەتی عێراق ئەڵمانیاش زەختیان بۆ ئەو دەکرد کە گەمارەکە لادری لەبەرەوە ئەمریکا بە دوای حیجەیەکە گەڕا ئیتر حجەکە من شەو هاتمەوە درەنگ هاتمەوە سعدین پیرەم بینی ئەو کاتە کۆسرت لە پشتی مەڵبەندی یەکێتی بەرامبەری پەرلەمان لە پشتیەوە مەکتەبێکی بوو مەلا بەختیاریش لەوێ دەوامیە کرد بەس ئەو لە ژووریەکی کە بوو لە جێگەیەکی کە بوو نزیکی ئەوێ شەو چوومە سکرتێرەکەم بینی یەکەم جا سکرتێرەکەی کۆسرت زانای ئەحمەد شەریف زانا وتی ئەو معلوماتە زۆر گرنگە
سعدی پیرە هاتە ژوورەکە پێم گوت وتی چۆ ژوورەوە چۆ لای کۆسرەت و هاتەوەتی وەرە ژوورەوە چوومە لای کۆسرەت پێم گوت وتم کا کۆسرەت وتم هێرش مەکەنە سەر حکومەتی عێراق و بیوەستێنە وتم وەفق سامەڕایی ڕاست ناکات و پارتیش لە مووسڵ نادات و ئەو هێرشەی ئێوە لەگەڵ ئەحمەد چەلەبی ئەیکەن دوو ڕۆسێ ڕۆژی کە تەواوە بێت معلوماتەکان زۆر پێگرن بوو بەڵام بەداخەوە کاریان پێ نەکرد ئەو بوو دوای 3 ڕۆژ مادلین ئۆلبرایت ئەو کاتە ئەو نوێنەری ئەمریکا بوو لە مەجلیسی ئەمن دەرچوو گوتی ئێمە لەگەڵ ئەو هێرشانە نین کەوا لە باکووری عێراق ئەنجام ئەدرێت ئەو بوو وەزعەکە فەشەلی هێنا و ئیتر لەو کاتەوە حکوومەتی عێراق و سەدام زیاتر تووڕە بوو لە یەکێتی لەبەر ئەوە دەستپێشی سیوێکی ئاب لێەوە دەستی پێ کرد یعنی ئامۆژگاریەکی زۆر زۆر باشی یەکێتیم کرد ئەبێ هەتا ماڵێ وای مەمنونی من کە ئەو ئامۆژگارییان کرد بەڵام بە قسەمیشیان نەکرد دوایی بارجەکەیاندا لە سیوێکی ئابا بارجەکەیاندا بەڵێ بەڵێ کاک هەڵگورت تۆ قسەیەکت کرد بەس وەک پرسیارەش کرد ئەوتت دوای ئەوەی لەگە دوات زەمان نەمام لەگە کۆسرەت بوو کۆسرە ڕەسووریش سەر بە دەستگای زانیاری بوو یان هەر وەکو مەکتەب سیاسی و بەرپرسی یەکەم ئاڵوگۆڕی معلومات دەکرێت یان کادری دەستگا بوو نەبوو بەڵام کۆسر بە خۆت زانی وەکو شەخسی دووەم حسابەکرا لە ناوی ناو خاصەوە کاتە هەولێر هەمووی تەسلیمی ئەو کرابوو یعنی وەکو قایدی عامی لێ هاتوو لە هەولێر هەموو شتێ لە بن دەستی ئەوە بوو کاک هەڵگورت پرسیارەش کە تو چەندە وەختی زیندانەکەی تو ئەوە بووە چی لەسەر نزار خەزرەجی دەزانی چکو بدایات بۆ خۆت دەزانی ئەویش کە لە بەغدا ڕای کە تاکەکن پارتی وێچێتی و دوای ئەوە لە دانمارک زۆر دیفاعیان لێکرد بەڵام چی دەزانێت سەر هەراتنەکەی چه هەراتنەکەی لە بەغدا لە بۆ هەرێم چ لە دوای ئەوە لە دانیمارکە ئەمریکیەکان و یەکێتی و دەڵات تاالبانی علاوی ڕزگاریان کرد لە دانیمارک و بواریان نەدایانی ئەو دەستکەوتە گەورە لە بۆ کوردی کە درا بۆ دادگا لە سەئەنفال ماڵێ خود جناب عملیات چالاکیەکانی ئەنفالە قایدفەیلەقیە بووە نزار خەزرجی دوای ئەو کاتە سوڵتان هاشمی شات وەکو قایدی ڕەدیفی پێڵێن سەدام ئەو شتعین کردووە لەلاوە نزار خەزرجی وازام ساڵی 94 بۆ ئەو کاتانە بۆیان 95 بووە لە ڕێگەی پارتیوە هاو لە ڕێگەی مووسڵەوە هاوڕای کرد پارتی پاراستنی پارتی هێنای دوایەوە بازی تووشیان کردو لێەوە چوە دانیمارک لە دانیمارک ماوەیەک لێ مایەوە ئەو بوو وابزانم ئێوە سکاڵاتان لەسەر کرد کوردەکانی ئەوروپا گەلێک سکاڵایان لەسەر کرد لەسەر تاوانەکانی ئەنفال ئەرە ئەوەندەی لێ دەزانم مۆزوعە چکە لە لای ئێمە نەبوو لە لای یەکێتی لە لای پارتی بوو من بۆ ڕاستکردنەوە کۆمیتەیەکە بوو لە دانیمارک ئەوان شکایەتیان کرد بەس من بەخۆشمێک لە شکایەتکەرەکان بووم لەوە هەر پۆلیسی دانیمارکات لەگەڵ ئێمە دانیشت دانیمارک سوید بە 2001 من و کاک سەرکەوتوین بەس بۆ زانیار بەس کۆمیتەیەکە بوو لەوێن دەروا نزار خەزرەجی ئەوە بوو وازم ڕئیس ئەرکانی جێشی عێراق بوو لە 2000 کۆتایی 2002 تاریان کرد ئەگەر کەسی ئەنفال بە جینۆساید دەناسرات و دانیمارک زۆر ئیش کرد بێنەوە سەر ئەوە کاک ئەوەی من ئاگادارم و زانیاری هەمە بە جواب دانیمارک منعی کردو کە سەفەر کات لە دەرەوەی دانیمارک ممنوع بوو لەسەری بڕات مخابراتی سعودی و مخابراتی ئیماراتی هاوکاریان کردووە بە پاسپۆرتێکی مستعار بە ناوکی مستعارەوە بردیان بۆ سووریا لە سووریا بوو ماوەیەک لە سووریا بوو ئێستا لە ئیمارات دانیشەیە لە ئیماراتدا حمایەتی ئالنەهیانایە لە ئیمارات نانا کاک ئەلگوتە چەندە بابەتەکەمان خەزرەجی نییە بەڵام ڕزگاربوونی خەزرەجی لە دانیمارک لەژێر چاودێری پۆلیسی نهێنی و ئاشکرای دانیمارک کرا لە مەتاریش ئەوە ئەمەلیە قورس بوو بەس بە هیچ وڵاتێک وتری ئەگەر وتیان ئەوی ژوتیان نزار خەزرەجی وعدیدا بوو کە ئینقلاب بکاو لەگەر یەکێتی پارتی بۆیە تاالبانی و پارتی هۆردێک زۆر دیفاعی نەکرد کاکە گوتبێنەوە سەر بابەتەکەی خۆمان چۆن بوو شەندەگەیەکێتی دەستی پێکرد گەیشتە دەرەجەی گرتنت لە کاتێکدا خۆت گوتت تۆ یەکێک لەو کەسە دەگمەنانەی کەسی نزیک تاالبانی بوو چۆن ذاتیان کرد بتگرن بەڵێ وەکو بۆ جەنابەت پێتم گوت ئەوان ترسیان لە من نیشت بوو مەسوولەکانی یەکێتیان دامەتەر سیاسەکان ئەو ترسێکیان بۆ ئاخری لە کۆتایە هاتە دی ترسیان لەوە بوو کە یەکێک لە عایلەی تاالبانی لە بنەماڵی تاالبانی بێتە جێی مام جەلال لەو کاتەوە ترسیان لەوە بوو لەبەرەوە حەزیان ناکرد تەنانەت نەکوو من
دژاتی ئاراس شێخجەنگیان زۆر ئەکرد دژاتی شێخ بایس پاڵەوانیان زۆر ئەکرد ئێمە پاڵەوانەکان کەم بووینەوە کاتن ناو یەکێتیە نەیانەویست یەکێک پاڵەوانیەکان سەرکەوێت بە تایبەتی وەکو منیش عیلاقاتێکی زۆر بەرفراوانم هەبوو لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکانی عێراقا زۆربەی منیان دەناسی نەیانەویست من دانیست تەسخیم بکەن دەرمکەنە ناو یەکێتی ئەو کاتەش مامجەلا ئەوەندە بە قوت نەبوو ئەوەندە بەهێز نەبوو لە ناو یەکێتیا پێویستی بەو مەسئولانی یەکێتیە بوو هەمووی مەسئولی عەسکەری بوون وەکو شێخ جەعفەر وەکو کۆسرەت و هەمووی لەبەرەوە زیاتر دڵنەوایی ئەوانی ئەکرد زیاتر مامجەلا پشتی ئەوانی ئەگەر لەسەر ناحەقیش بوویان ئێمە لەسەر حەق بوویان هەر پشتی ئەوانی ئەگرت ئیتر من تحملم نەکرد بەڕاستی زەفتێکی زۆریان هەنێ ئەسڵەن تحملم نەکرد وازمێنا و دەرچوونە ناو یەکێتی ساڵی چەند؟ ساڵی 95 بەڵێ ئەمان یەکێ لەو کۆکارانی تریشکەوە منی هێنایە دواوە کە واز لە یەکێتی لە دەستگای زانیاری بێنم شەڕی براکوژە بوو بە تایبەت ئەو شەڕێک کە لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیە کردیان و دوایی لەگەڵ حیزبی شووعیە شەڕیان کرد و پەلاماری زۆر یەکێتی هێزێ بوو مامجەلا بەداخەوە بە زمانی هێز بە قسەیە کرد یعنی ئێستا بەعزی پێم سێنە خەڵک دەڵێن مامجەلا کابرایکی دیپلۆماسی بوو کابرایکی سیاسمەندەوە مامجەلا دەیگوت تەقڵە بە فیل لێ ئەدەین ئەو کاتی تەقڵە لە بەرهەم ساڵح کرا ئەوێت تەقڵە بە فیل لێ ئەدەین یعنی ئەوە غرورە تەماشای یەکێتی کە لە 91 ئەو هێزە مەزنە بوو ئەو گەورەترین هێزی کوردستان بوو ئێستا گەشتۆ بە چ حاڵەتێک و لە چ قەوارەیەکە یەکێتی غرورە لە هەموو شتێ ئینسان لە غرورە ئەشکێ سەدام حوسێنیش لە غرورە ئەشکا چوارەم هێز بوو لە جیهانە هێزی عەسکەری سەدام چۆن ناو کۆیتەوە غەڵەتێک کوشکان مامجەلال دەیگوت تەقڵە بە فیل لێ ئەدەین شلێکی شەڕەزایە ڕۆی مێرونە نەکا بە گشت لێ قافا ئیعلام و بن زمان و ژێر زمانی یەکێتی ئەو شعاران ئەو دروشمانە بوو چەند کەس بوون کاک هەڵبوردەوە لە بنەماڵەی تاالبانی لە ناو پلەی باڵا بوون وەکو دەڵێی مەسەلەن ئاراس بوو ئەتوو بووی شێخ بایز بوو چیتر بوو ئاڵا تاالبانی بوو جێگەم حەساس بوو لە دەستگا بووم بەڵام من پلەپایی باڵام نەبوو بەڵام ئەو کاتێکی شێخ بایزیش تازە هاتبوو ناو یەکێتی و ئەش پلەپایی نەبوو بەس ئاراس هەبوو یعنی کەم بوون تاڵبانەکان بەڕاستی ئەو کاتە زۆر کەم بوون مامجەلا نەیەشت ئەیزەمی ئەوانە نزیک کاتۆ لە خۆی حەساسیت دروستە بێت مامجەلاژ وەکو بۆ جەناتم باسکە زیاتر پشتی ئەوانە گەر چکە پێویستی بەوان بوو هەمووی هێزی مەسئولی عەسکەری بوون هەمووی خەڵکیان هەبوو چەکداریان هەبوو پێویستی بەوان بوو چۆن ژیرای تۆمەتەکە چ بوو یعنی وا تو چت کرد لە 95 تا ئەو کاتەی ژیرای وە کەسێکی سەر بەخۆ دانیشتی چکووەوی دەکەن بەو دەستگایانە بێ زۆر بە زەحمەتە لێی تار بێتن لێی گەڕن بە ئیسراعەت دابنیشێتن تەمان من بەوەم دەزانی چکوان کە من بوومە ئەندامی دەستگای زانیاری بەڵگەنامەیان پێم پڕ کردەوە کە نابێ بە کەیفی خۆم واز بێنم ئەبێ دەستگای زانیاری بڵێ واز بێنە ئەوەنیا کاک هەڵگوت ئەو شەرتە لە ناو دەستگای زانیاری بەڵێ شتنی خۆشم کرد یعنی ساڵی 92 کە بوومە ئەندامی دەستگای زانیاری ئیمزایان پێم کرد کە دەبێت بە هەوڵی خۆم واز نێنم دەبێت ئەوان پێم بڵێن واز بێنە خۆم نییە چونە ناوم بووم بە ئەندام بوون بە ئارەزووە بەس دەرچوونم بە ئارەزوی خۆم نییە ئیمزای کوشتنی خۆشم کردبوو یعنی چۆن کوشتن ئیمزای کوشتنی خۆت چی کردبووە یعنی چ وەختێک لە بۆ تەبی لە بۆیان هەبی بتکوژن یعنی بەس بە مجەڕەدەوەی واز بێنم بەبێ ڕاوێژکاری لەگەڵ بەبێ موافقەتی ئەوان تەواو خوێنم حەڵاڵە ئەگە بزانانی ئەوە لە ناو دەستگای پاراستنیش یان بەس ناو دەستگای زانیاری هەیە بەس پرسیارە نازانم بەڵام لەوانەیە هەموو دەستگامیەکان وەکی یەک وا بن تقریبا بەڵام نازانم مینم نییە لە ناو پارتیان ئاگاداری نیمە لە سەر زانیاریە بەڵێ چۆن ژیرای گوت باسی ئەوە کردیان هەتا ژیرای ئەتو چ دەکرد وەکو گوتمان جواوە تا 99 ژیرای وابزانم نییە کاک هەڵگورت لە 99 ژیرای ئەو 4 ساڵە چیت دەکرد تو پێنج کە وازم هێ نازانیم دەمکوژن کە وازم هێنا لە دەستگای زانیاری محاولەم کرد ڕابکەم بچمە دەرەوەی کوردستان دەرێکم هەبوو جێگری یاریدەدەری محەممەد باقر حەکیم بوو ناوی شێخ محسن حوسەینی بوو
خەڵکی کەربەلا ئێستا ئەمری خوای کردۆخە ئەفریقا ئەو کات لە پایان دانیشت شێخ محسن حوسێنی یاریدەدەری باقر حەکیم بوو سەرۆکی علا برادرم بوو هاتە هەولێر سەردانی هەولێری کرد پێم گوتم مشکلەم هەیەوانە و دەربازی سووریام کەوت بەس ئەبێ بە ناوێکی مستعار دەرم کە گوتم چکەم لە دەستگای زانیاری کارم کردووە و پارتی بۆ من مشکلەیە گوتی باشە ئیتر ناوی لە سووریا داگرت بۆ چوونە ژوورەوە بۆ موافقەت هەوێکیان بۆم دروست کرد هەوێی ئەو منەظەمە ڕێکخراوی کاری ئیسلامی بە ناوێکی عەرەبی بە ناوێکی مستعارەوە تامان لە مەسەلاحەدین شۆ دەرنەچوون بڵێن لە ڕێگەی هەولێر مەسەلاحەدین لەبەرەوە حاجی مەسیفی لێ مدیری ئاسایی و حاجی مەسیفی منی دەناسی لەبەر ئەوە لە ڕێی بەردەڕەشەوە دەرچووم لە بەردەڕەشەوە دەرچووم ئەو کاتە هەولێر بەدەست یەکێکیەوە بوو مەسیفیش لە مەلاوەمەرەوە دیەوە بەدەست پارتیەوە بوو لە سەری ڕەشەوە جادەی خۆڵ هەبوو لە بەردەڕەشەوە نزیکی بەردەڕەشەوە جادەی خۆڵە بۆ گەڕامەوە بۆ مەسەلاحەدین تەمان لە سەیترەکانی پارتیش کە داوای پێناسەشیان لێمەکردنیان نەئەناسی لەبەرەوەی بە عەرەبی قسەمە کردو و وانزانی عەرەبم هەتا پەڕیمەوە چوومە سووریا ئیتر ئەو ماوەی لێوە بووم لە ساڵی 98 گەڕامەوە بۆ کوردستان جوابم نرد براکەم شەهید بوو کاتە لە شەڕی یەکێتی و پارتیا براکەم دکتۆر بوو دکتۆری بەیتەری بوو لە ڕانیا لە ماڵی ئاکۆی عەباساغایە ئەو کاتە بڵێن پاش سیوێکی هێزی پارتی لێ گەمارۆ درابوو ئەوانش بە کاتۆشا دابیانە ناو شارەکە براکەم شەهید بوو لە ماڵی ئاکۆی عەباساغا لە ڕانیا ئیتر کەزانیم برا گەورەکەم شەهید بوو گەڕامەوە هاتمەوە باوک دایکم بوو گوتم دێمەوە بۆ سلێمانی بەس یەکێتی حەقیان نەبێ بەسەرمە وازم لێ بێنن عومەر فەتاح و ئەوان قسە لەگەڵ ئەوانە کرا و دووسێ ئەندانی مەکتەبی سیاسی بوونە کەفیل و گەڕامەوە بەڵام وازیان نەهێنا چوومە ئەو ئەندام مەکتەب سیاسیەیەکی لەوانە کە بوو بۆ کەفیلم چوومە لای وتی هەروە بۆ وتی تحقیق نییە وتی هەروە مامۆستا سەیفەدین عەلی ئەوێ بتبینێت وەکو بە خێرات نوێیەک و بزانێت چی بوو چی نەبوو وتم زۆر باشە چوومە لای مامۆستا سەیفەدین ئەو کاتە جێگری ئاوات شێخ جەنا بوو ئەزام ئاوات مدیری ئاسایشی گشتی بوو لە سلێمانی ساڵی 98 بوو چوومە لای سەیفەدین بە خێراتنی کردوانە و سەیرەکەم وردە و دەزانیاری ئەپرسێ و چیت کردو و چۆن بوو ئەوانە و یعنی دوای گوتی ئەوە نەبوو هەر دانیشتنی بێ وتی دانیشتنی کە ئەکەینە وەرە ماڵی منەوە ماڵی لە پشتی ئاسایش سلێمانی بۆ کاتە ئاسایش لەو جێگە نەبوو لە جێگە لای نزیکی بینای ساڵح بوو ئاسایش سلێمانی ئیتر بۆ جارێکی دووەم چوومەوە ئەوێ دانیشتم لە ماڵیان وتی لیوا جەمالێ حەزەکا ببینێ لیوا جەمالی ئەوەی بۆ جەنابتم باس کرد کە مەسئولم بۆ پێشتر لە دەستگای زانیاری تەنها لیوا جەمالە ئینسانێکی زۆر کەئی بوو کابرایەکی زۆر عەبوس و کابرایەکی زۆر خراپە یعنی لەناو یەکێکی شەخ زۆر خەڵک حەزی لێ ناکا کابرایەکی ڕووخۆش نییە ئیتر لیوا جەمال هەو لەوێ دانیشتین لیوا جەمال سەیرەکەم لەهجەی قسەکانی لەهجەیەکی باش نییە بە شەرتێک کۆسرەت و عومەر فەتاح و هەمووی بە منیان گوت وەرێتەوە حەقمان پێوە نییە دەماڵی خۆی دانیشێ لیوا جەمال گوتی تۆ ئەو زانیاریەت لەکوێ هێناوە لە پێشی سیوێکی ئاب کە بە کۆسرەتت گوتووە هێرشمە سەر حکومەتی عێراق و ئەو زانیاریە ڕاست بۆ تۆ لەکوێ هێناوە من وەخت خۆی کە بە کۆسرەتم وتووە کۆسرەت حتمەن لێنی پرسیوە بە کۆسرەتم وتووە ئەو زانیاری مەزدەری چێیە کە بینیم هەڕەشە ئەکات مامۆستا سەیفەدینیش دانیشتە بوو کە زانیم هەڕەشە ئەدا منیش پێم گوتم مامۆستا سەیفەدین گوتم من لە ماڵی تۆ چمە دەرەوە تا ئەو کۆبوونەوەی کۆتایی دێ گوتم ئەو کارە هەڕەشەم لێ ئەدا گوتی ئەگەر پێمان نەڵێ بەخۆشی دەزانین دەربین بۆ کێ لەکوێ زانیاری دێ وەربگری یعنی بۆی کە بمڕەخێنێ ئیترەوە بۆ منیش دەرچووم لە ماڵی مامۆستا سەیفەدین مامۆستا سەیفەدین بە دوامە ڕای کرد هات دەرەوە وتی لە خاتری من گوتم مامۆستا سەیفەدین مشکلەم لەگەڵ تۆ نییە لیوا جەمال وای لەبەر چوومە ماڵی خۆمان بە دوای دوو ڕۆژ مامۆستا سەیفەدین هەو بۆ ماڵمان باوکم هاو وتی مامۆستا سەیفەدین هاتووێ بتبینێ وتم نامێ وتم لە ماڵەکەیەوە من ئیهانە کراوە منیش نامێ ئەو ببینە ئیتر باوکمیش لە ڕووی نهاتبوو گوتبین بە مامۆستا سەیفەدینێ گوتبی هەڵگر لە دەرەوەی نهاتوێتەوە ئیتر مامۆستا سەیفەدینش دانیشت بوو سەعات 11-12 تەمان کە مامۆستا سەیفەدینش مەسئولە کە دێت لەوێ حتمەن حینایی هەیە لە دەرەوە لە سەرجادە و لەوێ کە زانی مامۆستا سەیفەدین تاکید بوو کە من لە ماڵەوە نامێ بیبینم
چوو بۆ بە کۆسرەتوانی توی ناوێت بێتەوە دانیشێوان یانی زایکە من بەرنەوە دانیشن وەک تحقیقم لەگەڵا بکەن و یان مشکلم بۆ دروستکەن ئیتر ئەوە بۆ ڕۆژێک ساری ئاسایش هاتە بەردەچی ماڵمان منیان برد و ئەو کاتەوە وەستا حەسەن مەسوولی ئاسایشی مەسوولی بەشی ڕامیاری بوو لە ئاسایشی سلێمانی سەرکەوتی کوبە مدیری ئاسایش بوو ئینجا یەک نوقتەیە لەوەیە ئەو کاتەی کە ساڵی بگەڕێنەوە ساڵی 95 کاتی کوشتنی حەمەدوزی من نامەیەک سەرکەوتی و بەنامەیەکی دایە دەستی منەوە ئەو کاتە دامودەستگاکان ئەوە دەموئەسساتی نەبوون لە کوردستانەوەکی ئێستا هێنی و زۆر کاری نیەکەن سەرکەوت بە برادرم بوو سەحێشی زۆر پێم بوو سەرکەوت و بەنامەیەکی دا پێمتی بی بە بۆ حاکم قادر لە هەولێر ئەو کاتە حاکم قادر لە جێی کەریم سنجاری دانیشت کەریم سنجاری ڕای کردو چوو بۆ من سەلاحەدین حاکم قادر بوو بۆ مدیری ئاسایشی گشتی گوتی نامەیەک بەرە تەمەن نامەکەی داخست من نامەکەم نەکردەوە نەمخوێندەوە ئەوە بوو چوومە ولێر دوایی ڕام کرد چوومە سووریا نامەکەم نەکردەوە هەتا گەیشتمە زاخۆ ئینجا نامەکەم کردەوە ئینجا بینیم کە باسی کارەبا کوژانەوە ئەکات و باسی ئەوە کە حەمەدوزی مشکلەیە و تەمەن وا دیار بوو ئاخاوتن هەبوو لە بینی حاکم قادر بوو لە بینی سەرکەوتی کوبا بەڵام من تێ ناگەیشتم ئەو ئاخاوتنەچەوە بەڵام تایبەت بوو بە حەمەدوزیەوە ئەگەر قسێک باسی حەمەدوزی بکەی بەوەی خەڵک بزانی چۆن بوو ینی تیرۆریان کرد وما تۆ قسەکان بەو ئاراستەیە کە کارەبایان کوژان تۆ کوشتیتیان تیرۆری کەمێک دنیای لەسەر حەمەدوزی بڵێ ڕەنگی خەڵکی گەرمیان بیزانیان چەند کادیرێکی زانیاری بزانێ بەڵام خەڵک بزانێت چۆن بوو پێ دوایە دەست تیرۆریان کرد سەبەبی چ بوو حەمەدوزی کابرایەکی فەرماندەیەکی عەسکەری بوو کە حەمەڕەش کابرایەکی بەهێز بوو لە کوشتنە یانی تۆز مەسوولەکانی یەکێتی زۆری پیاو کوژن ئەوە نییە بڵێ مەسوولی عەسکەرین و هەمووی بە پیاو کوژینیان دەرکردووە چکە نە بە شەهادە و نە بە عیلم و بە زانیاری نەبوون ئەڵێ فڵان ئەوە زیاتر مەشهوورترە بێ ناو یەکێتیە حەمەدوزی خەڵکی ئەڕفان خەڵکی بە پارە بەرەدا کاتی باسی ساڵی هەشتاکانەکەم ئەچوونە ناو دووس خوڕماتووە خەڵکی ئەڕفان مەسەرەن جاش یان نایبزابوت اینجا بە پارە بەرێدا یعنی وەکی ئەوەی بۆ شخصی خۆشی کارێ کرد بۆ چەتری یەکێتیە حەمەدوزی کە ئینتیفاضەکە بۆ ڕاپەڕینەکە بۆ هات بۆ حەمەدوزی حسابی بۆ مەسئولین شناک تەنانەت جەبار فەرمانیش جەبار فەرمان زۆر کات بۆ جەڵاب تاڵبانی حسابی ناکرد یعنی ماوەی ئەو ئەخیرە جەبار فەرمان قسەیان نەبوو بەیەکەوە جەڵاب تاڵبانی جەبار فەرمان داوای کرد خانەنشینم کەن وازی هێنا لە یەکێتی کێشەکانیان چ بۆ ئەگە بزانی کاک هەڵکورد کێشەی دنیا تاڵبانی و ئەوەی بەڵێ بەڵێ کاک هەڵکورد جملە پرسیارەکە نەبوو کاک بەڕای تو کێشەکانیان چ بوو لە نێوان جەڵاب تاڵبانی و جەبار فەرمانی کێشەکە سوڵتە بوو یان ئەوەی ترکیتکە بوو جەبار فەرمان کابرایەکی دڕ و پیاو کوژ بوو بە قسەی کەسی ناکرد جەڵاب تاڵبانی شێوی دەویستە موشتێ لە دەستی خۆیان بجوڵێتەوە جەبار فەرمان زۆری مەسئولەکان یەکێتیەوە بوون مام ڕۆستەم وە ئەنوەر دۆڵانی و زۆری بەیان وابوونا یعنی بەجێ تاڵبانیشیان نەدەکرد نەخێر تاڵبانی ئەو کاتە زۆر لاواز بوو تاڵبانی وەکو بە جەنابتم گوت ئیشی پێیان بوو کە شەڕ بوو هەمووی ئەوان دەیان کرد مامجەلال ئیشی بە و مەسئولە عەسکەریان نەبوو لەبەرەوە غەڵەتیان نەکرد دزیان نەکرد ئەو کاتێ لە ڕاپەڕین دروست بوو ئەو هەموو ساری خەڵکی ئێمە سارەمان دزرا سارێکی کۆرۆنامان هەبوو لە بەردەچی ماڵا دزرا ساری هەموو خەڵکە دزرا کێی دزی هەمووی مەسئولەکانی یەکێتیان دزی شۆبڵەکان ئاودیوەکە ئەندام مەکتەب سیاسەکانی یەکێتی ئاودیویان نەکرد مامجەلال ناکرد لەبەرەوەی ئیشی پێیان بوو باش بگەڕێنەوە سەر گرتنەکەی تۆ کە دوایەوەتیان ڕفانچیان لێکردی بەڵێ بۆ جەنابتم باس کرد ئەو کاتە ڕفاندن نەبوو ساڵی 98 بوو مسەلحەیەکی ئاسایش کە مامۆستا سەیفەدین چووە بۆ لای کۆسەت عومەر فەتاح گوتی نایە دانانیشێت لەگەڵمانە مسەلحەیەک ئاسایش هاتە بەردەرچی ماڵ منیان برد بۆ ئاسایشی سلێمانی و لەوێ وەستا حەسەن تحقیقی لەگەڵما کرد لەگەڵ ملازمێک بە ناوی حەسیبەوە دوایی بووە مقدەم و ئێستا نازانم لەکوێیە بەرزنجیە مقدەم حەسیب بەس ئەو کاتە ملازم بوو کە لە قوڵینێ لەگەڵ ناکرد وەستا حەسەن پێمی گوتی تۆ مخابراتی حەوت دەوڵەتی وتی تۆ زۆر لە مەسعود بەرزانی پیسکری تۆمەتیوان قسە پاڵم کە تۆ پاراستنی وتم
وتم ئەگە من پاراستن بم ئەگە من وتم ئەو نامەیە نامەکەیکەوە سەرکەوت بەداوی بە حاکم بە منیدا بیدەم بە حاکم قادر ئەو نامەیەم هێنایەوە لەگەڵ خۆما وتم ئەگەر من پاراستن بم ئەو نامەیەم تەسلیمی پارتیە کرد وتمەوە نامەکەیشتان احتیفازی پێوە کەم ئەوە کە دەلیلە کە من هیچم لە دژی ئێوە نەکردووە ئیتر لەوێ جەمیلە خان خوشکی مانجەلات زۆر تەدەخولی کرد جەمیلە خان بەڕەحمەت بێت ئافرەتێکی زۆر باش و کەسوکاری جەلال پاڵوانی خەڵکی زۆر باشن خزم کەسوکارەکەی تەلەفۆنی کرد بۆ عومەر فەتاح حتا بوو بە ناخۆشیشیان لە تەلەفۆنەکەیە بەڵێ ئیتر ئەوە بوو لەژێر زەختا منیان بەردا و بەڵام پێش ئەوەی بەرمدەن وەستا حەسەن چاوم بەسترا بۆ بەڵام دەنگی وەستا حەسەن ئەناسمەوە وەستا حەسەن گوتی ئێمە ئێستش تۆ هەر پیاوەکەی دەستگای زانیاری زۆر سەکەمان پێێتە بەڵام ئیشێکمان پێێتە ئەدنێرین بۆ هەولێریش لەژێر دەستی پارتیە ساڵی 90 جەنابەت دەزانی گوتم ئیشەکە چییە گوتی لە ماڵی مامۆستا سەیفەدین دوای گوتی ئێستا هیلاکی سێ ڕۆژ بەرتەدەین ئازاد دەکەین دوای 3 ڕۆژ وەرە ماڵی مامۆستا سەیفەدین لەوێ تعلیماتەکان وەرگرا جۆری ئیشەکە چییە ئەوزاد داوای کەفیلی لێم کرد دوای وتی ئەگەر کەفیل بێت قەزێکە ئاشکرا ئەبێ ئێمەمانەوە بە نهێنی تۆ بدێرین بۆ هەولێر منیش گوتم باشە بەس دەمویست ئازادم کرد کە ئازاد تەمان مامۆستا سەیفەدین براکەی خۆی نات بە سیارە منیان بردەوە بۆ ماڵی باوکم لەوێ بە باوکم بە دایکم گوتم وتیان جەمیلە خان بەرتیداوە گوتم بەرمیان داوە بەڵام مەرجیان داناوە ئەڵێ نەبێت چی بۆ هەولێر چالاکیمان بۆ زاندین نازانیش چالاکیەکە چییە گوتم بەڵام نیازیان پاک نییە گوتم مەسئولەکانی یەکێکی نیازیان پاک نییە یانەیە بەکوشتم بن لەوانەیە بڵێن چیلۆیەکی TNT هەیە مەسەڵەن لە شێخەڵڵا مەسەڵەن لە شوێنێک دوای خۆشیان معلومات بن بە پارتی و لەوێ دەستگیر بکەن یعنی قەزێکە وازەحە ئەگەر من جێسیقەم بۆچی دەستگیرمە کە ئاسایش سلێمانی كمان جي زختا بردم كجت زختا بردم إجا محاوليان كتصفيم كان لنوعيشكا باشتش أو بو بمدن بدسي بارتي أو بمجن بو هولير لب شالم بول يدن وش كمين بولن بارتي كشويتي بارتي كشويتي طبعا من بو في الله مزاني بابا كتاك ممكن بهيت شيء ويناتن إتر طبعا يشتي عمر فتح وانا بشتي أو بيدانا وبو خاصة بو محمد بلام آسايش بمن يقول بلام أوان توجيان بآسايش هذا ئیتر جەمیلە خان تەلەفۆنی کردو خوشکی مامجەلال بەڕەحمەت بێت تەلەفۆنی کردو جەمیلە خان بۆ عومەر فەتاح برادەری باوکمیشە لە ساڵی هەشتاکان ئەندازیار بووە لە یەک دایرە لە ئیدارە مەحەلی 6 ساڵ لە ژوورێکا بۆ لەگەڵ باوکمان اینجا ئەوەندەش قین لە دڵ ئەوەندە چین لە دڵە یعنی ناسیا و دۆستمانیشە گوتی بووی با شێخ نووری باوکی بێ بۆلان بۆ قەڵاچۆلان باوکم حتا ساڵی نێوەتوێکیش نەچوو سەردانی کرد کە ئەو لە ڕاپەڕینەکە هاتەوە باوکم چوە لای دوای هاتەوە باوکم لە قەڵاچۆلان گوتی ڕۆڵە عومەر فەتاح ئاخرشت بە من وتێتی شێخ نووری ئەوە هەڵگورت بە کوڕی تۆ نابێت یعنی ئەو کەلیمەیە هەڕەشەیە وتی ئەو کوڕە بە کوڕی تۆ نابێت یعنی نامێنێت لە ژیانە گوتی باوکم وتی دانیشە چونکە نیازیان پاک نییە عومەر فەتاحش ئەو قسەی کردووە ئیتر لێم گەڕان لە ساڵی 2001 محاولم کرد ڕێخستنێکی لەگەڵ کۆمەڵێک گەنجە ڕێخستنێکی سیاسی عسکەری دروستکەین بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕژێمی عێراق ئەو کاتە ڕژێمی عێراق بە لێشاو کوردی دەرئەکرد بە لێشاو تعلیبێ کرد یەکێتی و پارتیش مقیان لێ نەهات قسە نەئەکرات ئاوارەکانیان هێنابان لە بەردە قارەمان لە لای بازیان دایانیان نابوو کۆسرێت بە مەسئولێکی یەکێتی وتبوو مەسئولێکی کەرکووکی عینی یەکێتی گوتووی حکومەتی عێراق گازندە دەکات دەڵێ ئەو چادرانەی کەرکووکیانە لادەن بە ئوموم متحیدە و ئەجنەبی نەیبینن لە بەردە قارەمان بیان بەنە شوێنێک بۆی خەڵک نامێنێ حکومەت خەڵکەکەیشی دەرەکرد بە یەکێت و دەبوو بە حیزۆکسانیان نابێ باسی کرد یعنی خەڵکەکە لە تعیبە کە تا منش خۆم خەڵکی کەرکووکم خەڵکی گەرمیانم بە ئەسڵ ئەو وەزعم پێ تەقەبول نەکرا ویستم ڕێکخراوێک دروستکەم بۆ ڕوبەڕوونەوە لەگەڵ ڕژێمی عێراقا لە ناوچە ئەو کە بەجا ناوچە جێناکۆکەکان دەژمێنرێت ئیتر تەمعەن ئەو مەسئولانی یەکێتیش لە ژێرەوە هەر هانی مامجەلالیاندا بە تایبەت خەڵچە بوو محەممەد و عومەر فەتاح هانی مامجەلالیانەدا بۆ ئەوەی دەستگیرم کا بە مامجەلالیان گوتویان جاری تر گفتومانە خوشکی تۆ جەمیلە خان و کەسوکاری تۆ مداخەلیان کردووە لەبەرەوە بەرمانداوە ئێستەش بیگرین ئەینە شت لەبەرەوە پیلانی ڕفاندنیان بۆ دانابوو بەڵام من ئاراز شێخ جەمیل خزممە
بەڵام بۆ دوایی زانیم ئاراس لە ساڵی 2001 بۆ 2002 سێ جار بە دەستی خزمێکی نزیکی دڵسۆزی خۆما کە دڵسۆز و نزیکی ئاراس شێرچەنیشە سێ جار ئاراس جوابی بۆ من نات گوتی یەکێتی زانیاری لەسەر کۆکەنەوە تەمان ئەوە بۆ ئاراس خراپە چونکە ئاراس مامجەلال وێدای ناوجێ سیقەیەتی برازایەتی نابێت زانیاری بباتە دەرەوە بۆ هەر چ کەسێ بێ بەڵام ئاراس لەبەرەوەی من خزمیم زانیاری بۆم نات بە ڕێگەی ئەو خزمەمە گوتی کوردستان جێبێڵێ سێ جار گوتی مامجەلال زۆر لێی پڕا مامجەلال زۆر لێی پەستە و یەکێتی زانیاری لەسەر کۆکۆ کردوەوە بەڵام من تەسەورم ناکرد یعنی من بۆ کوردستان بەجێڵ من تەسەورم ناکرد وتم ئەگەر بمیشگرن هیچی لە خۆما شک ناکرد گوتم بیشنگرن ئەم بەن ئاسایش تحقیقم لەگەڵەکەن و بەرمەدەن دوایی یعنی تەسەوری ئەوم ناکرد بم ڕفێنن و 3 ساڵ بێسەر و شوێن بکرێن تەمان ئاراس بەخۆی تێدەگات چکە ئەو مەسوولانەیەکێکی وەکو بۆ جەنابتنی پێشیشی باس کرد جیاتی ئاراس شیانەکرد وەکو ئێستا چۆن ما پێشی کە مامجەلال نەخۆش کەوت کۆسرەت و بەرهەم ساڵح و هەمووی تەکەتولیان بەست و دژی بڵێ ماڵی مامجەلال دژی باڤێڵ و لاهور و دژی قوبات و عینەش ئەو کاتەش بە ئاراسیان ناکرد بە منیان ناکرد جیاتی ئاراسیان نەکرد ئاراس ئەیزانی مۆزوعەکە چییە ئەیزانی مامجەلالیش زیاتر بە قسەی مەسوولەکانی کە وەکو بۆ جەنابم باس کرد ئیشی بۆوان هەبوو لەبەرەوە ڕفێنرام لە مانگی حوزەیران ئەو کاتێک بەبیرم دێت 86 بوو ساڵی 2002 منیان ڕفاند سارێکی کۆرۆنای سپی بوو 300 مەتر لە ماڵ دوو کەوتمەوە سارە کۆرۆنا سپێکە 4 کەسێکی بوو یەکێک لە پێشەوە دانیشت بوو بەتەمەن بوو لە عومرا سەری سپی بوو ناوی نەزانی نەمزانی چێە بوورە پێت دەبڕم بەس ئەنگۆ هیچ جوو جۆڵێک شتێکتان زندەیەکێتی کردبوو یەکێت تا بتانگیری ئەو ڕێکخراوەی کە بازەکەی دروستان کردی مەسەلەن حەجەتە چی دابتە دەست یەکێتی بڵێ وڵای لەسا ئەو سەبەبەی گرتم دەستیان لە بۆ چەک بردیە زدی مەمیان هەستی بەو ڕێکخراستیان سەبەبەکە ئەو ڕێکخراوە بوو یان ئەوە تا هەر چیتر بوو یعنی لە گرتنەکەت بەڵێ وەکو بۆ جەنابم دژایەتیەکانی کۆن بوو دژایەتیەکانی کۆنی مەسوولەکانی یەکێتی بۆ نەبەرەوەی تاڵەبانیما کە بینیان سەربەخۆ ئەمێ حیزب دروستکەم و پێشتر لە ناو یەکێتی بووم و منیش وەکو مامجەلال عینەن لەقەبی من تاڵەبانیە تەمان وایان بە مامجەلال کابرا زۆر حەزی بە کورسی سوڵتە بوو کە مامجەلاج ئەوە بۆی خەتی سوورە کە بڵێن ئەمە حیزبدا ئەنا و عیلاقاتێکی زۆری لەگەڵ معارەزە هەیە و لەگەڵ معارەزەی عێراقیە و لەوانی ئەمە بێ بە بەدیلی بۆ تۆ یعنی بۆ جەڵات وایان تێگەیانە بوو کە من ئەمەوێت حزب دروست بکەم و یعنی ناو دەرکەم و منیش وەکو مامجەلال نەقەبی من تاڵەبانیە وایان بە مامجەلال تێگەیانە بوو لەبەرەوە کاریگەری کردەوە لەسەر بۆ ڕفاندنم بەس بۆ زانیاری خوێنەرانە کاک هەڵبوو زۆر باسی عومەر فەتا دەکات عومەر فەتا وەزانمە ئەو کات سەرۆکی دەستگای زانیاری بوو وەنیە کاک هەڵبووت بەڵێ بەڵام مامجەلال خۆی سەرپەرشتی ئەکرد بەڵام بەڕەسمی عومەر فەتاح مەسوولی دەستگای زانیاری بۆ خەسرە بوو محەممەدیش جێگری بوو بەڵام مامجەلال سەرپەرشتی زۆر شتە گرنگەکان مامجەلال بیکرد مەسەڵەن بۆ تیرۆرکردنی خەڵک بۆ کوشتنی خەڵک ئەوە ڕێی مامجەلالیان وەرگرتایە یعنی هەرێکە کە تیرۆر بکرا بادەوە تاڵەبانی ئۆکەی بکە حتما ئەکا کەڵگورد لەو بارەوە ئەگەر بێتە بیرێت کۆمەڵک کەسایەتی تیرۆر کرا پێدا تاڵەبانی وا خۆت نمایش کرد کە ئاگای لێنەوە کوشتێت هەمە حەلاق و 11 لە پێشمەرگەکانی لەگەڵی بۆکو مامۆستا ئەمینی جوتیاران مامۆستا ئەمین ئەوە تاڵەبانی دەسیرەوە بەس شەید هەمە حەلاق پێتوە چ زانیاری لەسەر کات 95 بوو ئەو شەید کرا ئەو کاتێک لەناو دەستگا بوو لەو سەردەمانە من لەولێر بووم مامۆستا و نیزام کۆیش کوژرا ئەو کاتە تازای کێشەبێنێکی پارتی دروست بوو نەک لە سلێمانی مەسەن عەلی بۆسکانی کوژراش کابرا شوعی بوو لە سلێمانیە تیرۆریان کرد یەقەوە سڵاح هەورامی تۆش کردوایەکی کردیان پارتیان دیار نییە ئەو زانیارانە توێتی لەسەر سڵاح هەورامی مامۆستای زانکۆ بوو لە کۆلیژی ئادا بەشی ئیجتیماع بوواتوانم بەڵێ ما لە هەولێر ئەو کاتیۆرگە چ زانیار لەسەر تیرۆری مامۆستا سڵاح هیچ توش وینە ئەو کەیسە کەس بە دوات ناچێ بەڵێ بەڕاستی بە خۆت دەزانی ئەو سەردەمانە یەکێتی حاکم بوو لە هەولێرە ئەو یەکێتی دەست باڵا بووە و ئەو جرایمانە و کەتڵ و ئەو تیرۆرانە لەژێر دەسەڵاتی ئەوان ناکرەوە ئەوان لێ بەرپرسن ئەگە من یان زانیاری تەواویشی نەبێت لەسەری کە چۆن ئەنجام درراوە بەڵام
لەژێر دەستی یەکێتیە کراوە و تاوانانە یەکێتی لێ بەرپرسە. من ئەوم بۆ دیفاع نییە دیارەوەی عەلی بۆسکانی باس کرد ڕاستەکەی بەکر عەلی شەهید کرا کوێچێتی هەمحەلاقی بە وەحشیگەری شەهید کرد بەڵام لە هەولێر لە گەرمەی شەڕی ناوەخۆ پارتیش کۆمەڵە کادریێکی شەهید کرد یعنی گەرمەی شەڕ یەکتریان لەناو دەبرد مەسەلەیەک لەوانە برای ئەحمەد ئیسماعیل ئەندام کۆمیتەیەکی چێتی و ئەندام کۆمیتە بچوو لەناو هەولێر بەخۆی دوو کەس کەوترەگە دەستگا ناوی بردی بەرحاڵ بگەڕێنەوە سەرگرتنەکەی کاکەوە دوای ئەوەی جیرای مامەڵەیان چۆن بوو لەگەر لە زیندان تەعزیبیاندا باسی ناو زیندانی ئەوەمان لۆ بکە زانیاری و تەکلیفیان بەڵێ طبعا کاک قادرجان ئەو کاتێک کە منیان ڕفان بۆ جەنابم باس ساڵی 2002 بوو ئەوزار منیان بردە معسکەر سەلام لەوێ سزنێکی وەزەینی هێزی پێشمەرگەیە هێزی پێشمەرگەی کوردستانی یەکێتی لەوێ سزنێکیان هەیە لەوێ سجن بووم تقریبا ماوەی 10 ڕۆژ لەوێ سجن بووم هەر ئەو شخصەی منی ڕفان کە ناوی فەخرەدینە ئەو فەخرەدینە هەورامیە پێشتر زیندانی سیاسی بوو لە ئەبوغرێب لە ساڵی نەوەتەکانە حکومەتی عێراق تەبادلی ئەسرای پێکرد لەگەڵ یەکێتیە ئەو بەربوو بە شەرتێ بەخۆی زیندانی سیاسی بوو لە ئەبوغرێب و چەند ساڵ لەژێر تەعزیبا بووە نە ئەبوایە کاری ئاوا بکات پێکراو بووە ئەوە بەربوو بوو حەش حەزی وەکو سەگی هار چکە بیستم خەڵکی تریشی ڕفانوە وەکو سەگی هار خەڵکی ئەڕفان و خەڵکی تەعزیبەدا پێشی منیش خەڵکی تری ڕفان بوو ناوی فەخرەدینە دوایی بووە دوای 2005 دوای پرۆسە بەرزیان کردەوە بوو بە مقدم و دوایەوە بوو بە سەرۆکی هەموو پاسەوانیانی سنووری هەرێمی کوردستان بڵێن لە سوپای عێراق پاسەوانانی سنوور بۆ هێزیەوە بەڵام لەو ماوانەیە بیستیان خانە نشین کراوە برام ئەو تحقیقی لەگەڵما کرد گوتی وەرە ئیمزا بکە وتم ئیمزا لەسەر چی بکەم گوتی ئیمزا بکە تعزیبێکی زۆرمیان کرد لەوێ ئیتر لە دوای تقریبا هەفتەیە بۆ 10 ڕۆژی پێچوو هاتنە ژوورەوە کڵاویان کردە سەرمەوە تەمان دەستگای زانیاری زۆر بە شەوان ئیشەکەن بۆی کەس چالاکیەکانیان نەبینێ دنیا تاریک بوو کڵاویان کردە سەرەوە منیان بردە دەرەوە و وتیان ئازاد دەکەین وتیان ئازاد دەکەین منیان لە ناو سارێکی پاڵ خست وازام لان کرۆزەر بوو منیان پاڵ خست سیارە ڕۆیشت ئیتر ڕۆیشت تقریبا 45 دقیقە 50 دقیقە ئەوەندا منیان داگرت بەڵام نەیان هیچ دابەزن دوو کەس هاتن چاوم بەسترا بوو کڵاوم لەسەرا بوو منیان هەڵگرت بە باوەش منیان برد یعنی نیانیش قاچشن بەر ئەرز بکەوێ بۆ سەبەب چ بوو ئێستا بۆ جەناب باشکەم جێگاکە زۆر نهێنیە زۆر نهێنیە لەوانەیە لە ناو مەکتەب سیاسی یەکێتیا دوو کەس زیاتر کەس لە مندامانی مەکتەب سیاسی زیاتر بۆ جێگانە نەزانن ئەو زیندانیانە خاص پەیوەندی بە سکرتاریەتی مام جەلالەوە هەبووە سکرتێری جەلال پاڵ لەژێر کۆنتڕۆڵی خۆیان بووە سزنی زۆر تایبەتە یعنی بڵێن سزنەکانیان وەکو ڕەقەم وایە مەسەڵەن ئەو سزنی معسکەر سەلام ڕاستە سزنی دەستگای زانیاریە بەڵام پەنجەرەی هەیە ئەوەی هەیە یعنی وانییە بڵێ ئەوەندە تەعزیب و شتی نفسی تیا و دەرونی تیا بکرێت من لە ناو ئینفرادێ بووم و کاتە غورفەیە بوو غورفەیەکی گەورە بوو کاتێک لە معسکەر سەلام بوو ئیتر منیان دابەزان بە باوەش و منیان برد لە غورفەیەک ئینفرادا دامیان ناکڵاوەکان لەسرم لادا بەڵام دەموچیان نەبینی کاک قادر تقریبا 2 ساڵ و 6 مانگ 2 ساڵ و 5 مانگ من لەو ژوورە ئینفرادیە بووم نە پەنجەرەم هەبوو نە گڵۆپم هەبوو بەقەدەر قەبرێ بوو مەترێ بۆ مەتر و نیوێک بەتانیە پەتوێکی عەسکەری پیس لە ژێرم بوو پەتوێکیش بۆ سەرم بالیت سەرینگم نەبوو بە هیچ نەوەیە ئەو 2 ساڵ 5 مانگە من لەسەر دەستم دەخەوتم کە لەسەر دەستم دەخەوتم خۆ دەزانی سەعاتێ 2 ساعت دەستت سڕە بێ چکە خوێن ناچوو هەڵدەستم دەستم ئیشی ناکرد دەستم سەر بوو کە ئەو ڕۆژە بردمیان لەوێ بە دوای سەعاتێ منیان برد بۆ تەحقیق هاتنەوە کڵاویان خستەوە سەرم بەڵام کاتی تەحقیقەکە جۆم لێ بوو پیسترین زەلام کەوا دژمنی من بوو ئەو لیوات جەمالە بوو کە خەڵکی هەولێرە ئەویان هێنابوو تەحقیق لەگەڵما کە چکە مەسئولم بۆ پێشتر دەنگێ ناسم تەبعاً چیان کردبوو ئەوانە شتێکی وایان دروست کردبوو بۆی تەواوی کردی وادیان بوو 2 ساڵ بوو خەریب بوو هانی مام جەلالیانەدا و لە منی پڕ بکەن بەڵام
بۆیان سەری نەئەگەت ئاخری وتبیان قەزەیەکی وای بۆ دروستکەن بۆی مانجەلات تەواو تبێ بە خەتی سوور ئەبێ بڕیاری دەستگیرکردنی بە مەسئولێک چەندای مەکتەبی سیاسی یەکێتیە زۆر ئینسانێکی بەڕێزە دوایی بۆ بزنەوەی گۆڕانیش دۆستی ئێمەیە مرۆڤێکی زۆر دڵسۆز و زۆر مرۆڤێکی کوتپەروەریشە ئەندانی مەکتەبی سیاسی یەکێتی بۆ کاتە ئەو هەیە زۆر زۆر ئینسانێکی خراپە برازاکانی حتا ئەو مەسئولەیە یەکێتی خۆی قسەی نییە لەگەڵ ئەو برازایانەیە ئەو برازایی هاو بۆ لای من پێشی ڕفانەکە تومە زەما ئەوان دەستگای زانیاری نردویانە عومەر فەتاح و خەسرە و نردویان من ئەو کاتە مازدایەکی سوورم هەبوو سارێکی مازدام هەبوو فێچکە ئەو برازای ئەو مەسئولەیەتێتی نەخوێندەوارە یعنی ئەوەی نییە بتوانێت پیلان و موامەرە و نەخشە دابڕێژێ نەخوێندەوارە ئینسانێکی زۆر عەشایەرە راپۆرتێکیان پێ نووسی بوو خەسرە و عومەر فەتاح و لیوان جەمال ئەو سێ کەسە راپۆرتێکیان پێ نووسی بوو کە گوایە من تەکلیفم لەو برازای ئەو مەسئولەیە یەکێتی کردووە کەوا 4 زەلام بدۆزنەوە تیرۆری بەرهەم ساڵح بکەن بەرهەم ساڵح بکوژن دوایەوە دەربازی ئێرانیان کەن راپۆرتەکە بۆ ناوتەمە ئەو راپۆرتش کەی نووسرا بوو مانگی 5 نووسرا بوو بە خۆت دەزانی لە مانگی 3 ئەنسار ئیسلام لە تەقیان لە بەرهەم ساڵح کرد تقانا برهم صالح ولا خسرو بو محمد كت للاي لمالي برهم صالح لا بشتي اسايش سليماني اقل انصار اسلام ل 2002 لما نجي سيابو تقيان ليك بدواي مانجيك او بيلانا ونقشان بو من راتش ابو طبعا رابورت ينقصد بردمي مانجلال كمان جلال هالقول ديويت برهم صالح تيدور كان ايش رابورت او شخصي طبعا من شيوان نبوتبو لیوان جەمال لەوێ تحقیقی لەگەڵ ما کرد ئیتر ناوکەی پێ نەگوتم بەڵام پێم گوت گوتمە زانم ئەو مرۆڤە چێ تەقریرەکەی نووسیوە وتم باش بازانم وتم مشکلە نییە وتم مامەکەی مامی ئەو شخصە گوتم ئەندامی مەکتەبی سیاسی ئێوە یەکێتیەوە مانجەلاجی زۆری خۆشەیە گوتم بچن پرسیار لە مامی بکەن بڵێن ئەرێ برازاکە و مرۆڤێکی ڕاستگۆیە قسە بکات بڕوای پێ بکەین وتم ئەگەر مامەکەی گوتی برازاکەم قسەی ڕاستەکەەوە و من کەفیلی برازاکەمەکەم گوتم و کاتە فعلا من تاوانبارم بنوام وتم بەس بچن پرسیار لەوە ئەندام مەکتەب سیاسی یەکێتی بکەن بزانە برازاک ڕێی چێ بە برازاکەی بەڵام دوایی بۆم دەرکەوت ئەو کابرایە مستەوای ئەو خوێندەواری سەقافەتەی نییە هەر ئەو جەماعەتەی کەوا دژنایەتی منیانەکە لە ناو یەکێتیە بۆ تەسلێکردنی من ئەوانە مانجەلاشیان بەسەر غەڵەت و بەسەر زۆر شتی ئابرد چکە زۆر جارێ مەسئولەکە ئاگای نییە پێی ئەکەن هاوڕێیان لەسەر ناوبڕێک وەردەگرین دێنەوە لاتان دووبارە کاکەڵگوت دوو ئاوڕێیان دووبارە لەگەڵ کاکەڵگوت تاڵەبانیەکێک لە ئەندامەکانی دەستگای زانیاری و خزمێتی نزیک تاڵەبانی قسەوباز لەسەر ڕفاندن و ئەشکەنجەدان و کۆمەڵێک زانیاری دەکەن فەرموو کاک هەرگوتوازان لەو شوێنە بووی کە لە ژوورەوەی لە زیندانەکە بووی کە گوتت مەترێک بە مەتر و نیوەک بوو 2 ساڵ و 6 مانگ شوون بزرگ بووی بەڵێ ئەگەر باسی تەعزیب و شتی پێشترش بکەی خراپ نییە کە ئەو دەڕۆژەی گرتیان چۆن تەعزیبیان دای مامەڵە چۆن بوو لەگەر بەرەوەی بدوێنەوێن دەرەنی شێوەی ئەشکەنجەدانی دەستگا کوو بەڵێ بەڵێ کاقادرگیان کاقادر بیرم چوو باسی ئەو بکەم کە کاتی ڕفانەکەم کە من سارێ بوو پێجەنات باسکە ساریکی مازدای سوورم هەبوو تازە کڕی بووم معاملەم هەبوو لە مرور بچم سەنێوشەکەی بکەم بە نای خۆم وێنەی ڕسمم گرتبوو لە لای جادەی کاوە ئەبوو چوان ڕسمەکانی وەرگدانی موعیدم لەگەڵ مسەورەکە هەبوو کە لە ماڵ چوومە دەرەوە 300 مەتر و ئەو فەخرەدینەوە بەو سیارە کڕۆناسپێ منیان ڕفان 4 ڕۆژ پێم ڕۆژ بوو دیار نەمامیتر خزم و کەسوکارم بە دواما گەڕابوون زانیویان من معاملەی سیارەن و زانیان وێنەم گرتووە لەو مسەورە چوونە لای مسەورەکە گوتی وەڵا نەهاتووە بۆ ڕسمەکان ئەبوایە بەهاتە فڵانە ڕۆژ ئەبوایە مەعید هەبوو بێت ڕسمەکان وەرگرێ یعنی بۆ خزم و کەسوکاری من دەرکەوت کە لە بینی نێوانی ماڵ و نێوانی مسەورەکە دیار نەماوە لە ناو شاری سلێمانیە ئیتر لەو کاتەیە مەسئولێکی دەستگای زانیاری
عسکەری بڵین لە دەستگای زانیاری بە خزمێکمی گوتبوو داوای کرد و خزمێکم ببینێ بە خزمەکەمی گوتبووی بەس سوێن بخۆی تەلاق بخۆی نابێ ناوی من بهێنیت گوتبووی هەڵگورتی خزمت لەکوێیە گوتبووی وەڵا دیار نییە گوتبووی با پێ بڵێن گوتبوو بۆی مەگەڕن خۆم بینیومە لە دەستگای زانیاری لای ئێمەیە بەڵام گوتبووی سوێنی تەلاقم بۆ بخۆ کە نابێت ناوی من بە هیچ شێوە بێت کۆ کوشتنی لەسەرە ئەم کوژنیەکێتی طبعا ئەو کابرایە ئەو خزمەی من ناوی بە من نەبوو من نازانم وەزارەتی دەستگای زانیاری چێ بەڵام حتمما پیاوەتێکی گەورەی کردووە ئەوش دیارەوە لە دڵسۆزی بۆ خزم و بنەماڵەکەی من بۆیە بۆ خزمەمی گوتووە ئێتر خزمەکانی من تاکید بوون کەوا من لە لای دەستگای زانیارم یەکێکی ئینکارێک کرد یەک خزمە نزیکەکانم دەچێت بەخۆ دەزانێت گەر یەکێ سەرنقم ببێت بێسەر و شوێن بێت ئەبێ پۆلیس سکاڵا تۆمار کات یاخود ئاسایش سکاڵا تۆمار کات کە ئەم هەوڵاتیە دیار نەماوە لە ناحیەی ڕووی یاساییەوە خزمێکی من دەچێتە ئاسایش دەچێتە لای پرزگا لەوێ مامۆستا سەیفەدین ببینێت ئەوێت پێ ڕابگەینە کە من دیار نەماوەم بزرم ئەبێت تۆماری بزربوونەکەم بکەن مامۆستا سەیفەدین بە سکرتێری وتوی بڵێن لەوێ نییە خۆی شارد بووە بە یعنی نە دەستگای پۆلیس نە دەستگای ئاسایش ئامادە نەبوون کەوا ڕەفاندنی من تۆمار بکەن حتا ڕۆژنامەی هەوڵاتی کە عیلاقاتی شخصیشم هەیە لەگەڵیان و زۆر یعنی پەیوەندیشم هەبوو لەگەڵیانە هەر لە شوانە محەممەدەوە لە تاریق و لەومیانەوە خزمێکم چووە لای گوتبووی ڕفانیانە گوتیان وەڵی ناوێرین بڵاویکردنەوە گوتیان ناتوانین بڵاویکردنەوە بە شەرتێک ڕاستیش ناکەم چونکە پێشی من بە چل ڕۆژ معاون طبیەک هەر یەکێکی ڕفاندی ناوی ئازادە لە بەختیاری ڕفانیان هەرو فەخرەدین ناوە ڕفانە بووی خۆم خوێنمەوە لە جەریدەی هەوڵاتی بڵاو کرابووە بەڵام قەزەی منیان بۆ نەئێوێرا بڵاویکەنەوە یان ئەوتانێ هاوڵاتی عیلاقەتی لەگەڵ دەستگای زانیاری زۆری لەو ڕۆژنامە ئەهلیانە لە ژێر عیلاقەتیان لەگەڵ دەستگای سیخوڕەکانە هەیە وەکو ماڵێ پارتیڵێ ئاوێنە و هاوڵاتیوانە لەگەڵ یەکێکی ئایشەکەم بۆ دەستگای زانیاری ئیشەکە من نازانم بەڵگەم نییە لەسەری بەڵام ئەو کارە ساتی بەسەر من هات ژنێک خۆی دەرسووتێنیە ژنێک تەلاق دەدرێت لە ڕۆژنامە بڵاو بکرێتەوە شخصێکی وەکو من بڕفێنرێ و محامیم و پارێزەرم لە سلێمانی و خەڵکم ناسێ و من بڕفێنن جەریدە هەوڵاتی ئەزانێت بڵاوی ناکاتەوە هەتا ئێستەش بۆ بە علامەتی ئیستیفهام لام بۆ بە بجێگەی پرسیار بوو بەڵێ بورە من لە بیرشمان چ باسکەین تۆ پارێزەریش بووی ئەوە بوو کاتگەڕێنەوە کاکە هەڵگورت لە زیندان چۆن تەعزیبیان داین یعنی شێوەی تەعزیبەکانی دەستگای زانیاری بەرلەوەی بینەوە ناو زیندانەی چۆن بوو طبعا لەوانە هەڵواسین لێدان مەسەن قاچتە بەسنەوە بە کێبڵ لە ژێری قاستەدەن قاست ئەوە ئاوسێ ئەوەندە ئاوسێ اینجا دەڵێن بەناو ئاوە ڕاکە بەناو ئاو ڕاکە بۆی بێت وام زانی قاچم لە ژێرەوە نیە ئەوەندە ئاوسا بوو نەمەزانی قاچ لە ژێرمەوەیە لەسەر نینۆکەکانم ئەوە نینۆکەکانمە ئەوە تا ئێستاش هەڵم گرتەوە دەلیلە لەسەر ئەوە نینۆکەکانمە ئەوەتانی هەمووی ڕەش بووەتەوە هەموو ساڵێ دوو جار نینۆکەکانی من دەکەوێت یعنی تا ئێستا نینۆکانت دەکەوێت من لەو گرتنەوە تووشی نەخۆشی ئەعساب اعتلالی عەساب بوومە یعنی نەخۆشی دەمارەکان ئەو نەخۆشیە لە ناحیەی پزیشکیەوە لە چوار ڕێگاوە تووشە یان نەقسی ڤیتامین B12ەیە یان مادە ژەهراویەکانە وەکو زەرنیخ و زەیبەق و ڕەساس یان نەخۆشی شەکرەی هەبێت تووشی ئەو اعتلالی عەسابە ئەبێ لەو بابەتانێ تەمەن من کە کەوتمە سزنەوە لە دوای مانگونیە دوو مانگ هاتن دوو دەرزیان لێمدا لە وەختی جیاجیا دەرزیەکان تا ئێستا لە ژیانم عمرم 48 ساڵە تا ئێستا دەرزیم وان نەداوە لە خۆم ئەوەندە ئازاری لێ ئەمدا نەمەزانی سەبەبی چییە بۆ دەرزیم لێ لە دوای ساڵ زۆر تەوقیعی ئەوەمە کرد بمکوژن زۆر تەوقیعی ئەوەمە کرد بمکوژن کە کەوتمە ناو گرتوخانەکە یەکەم دووەم ڕۆژ بەڕاستی زۆر جێگەکە ناخۆش بوو هەوڵی ئەوەمدا خۆم بکوژم هەوڵی ئەوەمدا خۆم ئینتیحار بکەم بەڵام لەبەر دووشت خۆم ئینتیحار نەکرد یەک لەبەر ئەوەی دەمزانی ئەوانەی کە دوژمن من و ئەوانەی پیلانەکانیان دانا و ئەوانەی هانی مام جەلالیان داوە ئەمزانی ئەوانە دڵخۆشە بن بە مردنی من لەبەر ئەوە دوو وتم وادام کڵاو ئەکەنە سەرمەوە معناوە ئەمەلی ژیانی تایە ئەگە سەتایەکیش بێت چکە کڵاو بۆ یەکەنە سەرمەوە بۆی دوایی بەربووم دەموچایم نەبینم نەیاناسمەوە
لەبەر ئەوە دووجار هیچم لا نەبوو بەڵام پیجامەکەم داکەن بە پیجامەکەم ویستم خۆم بخینچێنم دووجار بە تەحملم ناکرد بەڕاستی هەموو ڕۆژێ ئەشکەنجە و هەموو ڕۆژێ تەعزیب بەڵام یەک ڕوودا و ڕوویدا لەو کاتەیە زۆر لەلام تەئسیر بوو کە من برام ئەو جێگایە هیچ زیندانی سیاسی لێ نەبوو تەنها یەک کەس غورفەیەکی ئینفراد بوو لە دەرەوەی قەعەکەی من بوو یعنی لە دەرەوەی ژوورەکەی من لێ قەعەیە بووین بەس من و ئەو کوڕە هاوارێک کرد هاوا من دووەم ڕۆژ یەکەم ڕۆژ لێ بووم ئەو کوڕە هاوارێک کرد ئەوی بۆ خاتری خوا وەرن بمکوژن بە دەنگی بەرز ئەوی وەرن بمکوژن تەحملم نەما ئیتر من لەوە بەڕاستی وتم ئەرێ ئەم جێگایە بێت چی بێ خۆ ئەگەر خەڵکێ بگیرێ دوو ڕۆژ هەفتەیە تەحقیق کرێ و دوایی نێنم بۆ سزنی عام وتم ئەمە ئەبێت چەند ساڵە لێرە بێت وا دیار بوو ئەو زەلامە 10 ساڵ 15 ساڵ نازانم چەندێ لێ بۆ چکە نەیەوێراش قسە بکات کە حرەسە پاسەوانەکان گویاندی ئەبوو هاوارێک کرد ئەیان هێنایان بردە دەرەوە کڵایانە کردە سەریەوەیان بردە دەرەوە جۆم لێ بوو زۆریان لێ ئەدا تر لە دەم ئەکەوت بە کێبڵیانەدا هاوارێک کرد ئەیان هێنا تا 2-3 ڕۆژ بە ئازارەوە کپە بووە هەم جارێککە تەحملی ناما دەستێک کردەوە بە هاوارکردن ئەیوت وەرن ئازادم کەن بمکوژن با نەجاتم بێ یعنی تەمەنای مردنی خۆیەکە طبعا من کە جۆم لەوە بوو وتم تەواو منیش مەسیرم ئەوەیە پێمیشیان گوت محققەکە و هیواد جەمال لەناو دەستگای زانێت طبعا ئەو 2 ساڵ و 6 مانگە 4 حرەسم هەبوو 4 پاسەوانەکان لاجیان شارە زووری بوو لاجیان عەشایری بوو خوێناری ئەوانی دیانێنن نابێت نە گوێیان هەبێت نە چاویان هەبێت نە دەمیان هەبێت نابێت قسە بکەن یعنی خەڵکی نەزان و جاهیل ئێنن دەیکەن لە دەستگای زانیاری یانکەن بە حرەس و یانکەن بە دلاد و بۆی زەمیر و هین لە گیانیانانە وجدانیانانە بێ 4 حیمایان هەبوو ئەو 2 ساڵ و پاسەوانمون 4 کەس بوون بەردەنگ ئەیانم ناسی هەموو هەفتەیە تەبدیلیانە کە هەفتەیەک دوان بوو دوایی ئەو دوانە ئەچون ئیجازا بوون دوانەکەی کە ئاتنە جێگایان اینجا کە ئەمیان بردە دەرەوە لێمیانەدا هەموو ڕۆژێک تەمەن تەحقیقش تەواو بوو ئەیانوت لێمان مەگرە ئەمری بڕیاری سکرتێری گشتیە یعنی لێدانت بڕیاری سکرتێری گشتیە منیش وتم باشە خۆ سکرتێری گشتی لێرە نییە لە باتەی ئەوەی چون کێبڵم لێدەی کێبڵێ دوانم لێدا ئەیوت بۆ تۆ تێمە خیانەت لە سکرتێرەکەمان بکەین یعنی قەسدی جەڵاب تاڵەبانی بوو ئەویت بە بڕیاری ئەو ئێمە لێتە دەین هەر 6 مانگەکە تەعزیب درایکە هەڵگوت لەوێ بەڵێ هەموو ڕۆژێ ئەبرام بۆ تەعزیب هەموو ڕۆژێک ئەشکەنجە ئەدرام یعنی بە تەحقیق تەواو تەحقیق هەموو ڕۆژێ 2 ڕۆژ بوو بەڵام ئەوان چین و دڵیان دڵیان بوو جاوەکو پێتم گوت زۆر ئەترسان لە ڕێی خواردنەکەەوە بێجگە لەو دەرزیەش ئەترسان لە ڕێی خواردنەکەەوە ژەهر خواردن بکەن طبعا ڕووناچی نەبوو لە ژێری دەرگاکە و کونیەکە بوو ئاوەڕۆ بوو لەو کونەوە لە قاعەکە گڵۆپە بوو لێوە ڕووناچی یەک تۆز ڕووناچی هاتە ژوورەوە یعنی ژوورەکە یەک تۆز بە حاڵی کەم ڕووناچیە بوو بەڕاستی حتا چاو نێئەبینی لەبەر تاریکی بەڵام ئەو خواردنە کە دەترسام لێ ژەهری تیا بێت تامی زۆر ناخۆش بوو ئەو خواردنەش چی بوو ئەیاندا پێم هەموو ڕۆژێ قاپێکی برنجی یەکجار قاپێکی برنجی وشک بەبێشی لەگەڵ کولێرەیەکە لەگەڵ پەرداخی ئاوا تقریبا پەرداخەکە بە دەبەیاندا پێم دەبەیەکی 0.5 بچکۆلەکان ئەوەی کۆکەکۆڵا تقریبا 1 پەرداخ ئاوەکەوە هەموو ڕۆژێ یەکجار ئەوەیاندا پێم یەک دەبە ئاو بوو لەگەڵ دەبەیەکی عیب نەبێ میزکردن بوو چکە سەر ئاوکردنم تەنها یەکجار بوو ئەوایە لە ماوەی 1 دقیقە سەر ئاو بکەم و بێمە دەرەوە هەموو ڕۆژێک شکامیان برد بۆ سەر ئاو کڵاویانە کردە سەرمەوە لە ئینفرادەکە دەرمیانە کرد بۆی نەیانبینم ئەمیان بردە ناو حەمامەکە کڵاوەکەیان لەسەرم لە ئەدات ئەو دقەیە ئەو دەبە ئاو بچکۆلم ئەوە پڕی ئاو کردایە دەبە میزەکەیشم فڕەبایە بەتاڵم کردایە لەو جێگەیەوە لە ژێری ئەو دەرگایەوە کە ئاوەڕۆ بوو بە ئەستەم ڕووناچی ئاتە ژوورەوە ئەویش پاش ماوەیەک ئەو گڵۆپەی کە لە دەرەوەش بوو لە قاعەکە ئەو گڵۆپەیشیان قوژانەوە ئیتر بەڕاستی ژوورەکەم زۆر تاریک بوو ئەو تۆزە ڕووناچیش ئاتە ژوورەوە نەئاهاو نەم ئەزانی شەو ڕۆژ کەی دێ و کەی ئەڕوا ئەوەڵجار یەکەم جار دووەم 2-3 ڕۆژم حساب کردی دوایی کە ڕۆژەکان زۆر بوو لێم تێبچوو چونکە پەنجەرەم نەبوو نەمەزانی کەی تەنها وەرزەکان نەمزانی هاوی نووسستانەویش بە سەرما و گەرمایە دەمزانی وەرزەکان چۆن دێت و چۆن دەڕوات کە وەکو جەنابتم گوت کە خواردنەکە تامی زۆر غەریب بوو لەلام
دیتەکتەرسان تەسفێن بکەن بمکوژن بە خواردن ژار خواردن بکەن خواردنەکەم پێ نەئەخورا تووشی ناوسکچوون بووم تووشی ناوسکچوون بووم خواردن پێ نەئەخورا ئەنووچ نابێت لە دەرگابەی کە لە دەرگابەی لێتە دەین کە بڵێ داوای سەر ئاو بکەم یعنی بمن بۆ سەر ئاو گوتم باشە ئینسان پەنگاو دەبێ یعنی معقولە لەماوەی 24 ساعتان بە شەر یەک جار ببرێ بۆ سەر ئاو کە مەجبوریش وایان لە دەرگامەدا ئەمیان بردە دەرەوە لێنیانەدا بە کێبڵ بە کەیفی خۆیان طبعا ئەو خواردنە مانگولیە دوو مانگی بەسەر گرتنەکەما چوو ئیتر قاچم دەستی کرد بە سڕبوون قاچم زۆر زۆر سڕ بوو پشتم دای بێش و قاچم سڕ بوو زۆر ئەوجار ئەتەزی زۆر نینۆکەکانی پێم زۆر سارد بوو زۆر پێم سەیر بوو نەمزانی یعنی ئەو نەخۆشیە بۆچی وا لە قوتوپڕە بۆم دروست بوو طبعا دوو دەرزیشیان وەکو بۆ جەناب باس کرد پێشتر دوو دەرزیان لێمدا ئیتر پێمیان دەگوت دەیانگوت لەو جێگایە ناچیتە دەرەوە ئەمری لێرە بە موتی هێواشیش ئەکوژین بە مردنی هێواشی ئیتر من ئەو گوت خوا قەوسێک باوە بۆ خوێنە بزانی تۆ ڕێی توایە ژەهرت دراوەتێ مادەیەکت دراوەتێ کە ژەهراوی بووە و ئایا دوایەوە گەیشتە سوید و ئەوروپا یعنی لێکۆڵینەوەکان چ دەرچووە بەڵێ قادر من چوومە ئەڵمانیا چکە سوێدیش مختبەری وا باشیانە بەڵام لە ئەڵمانیا چوومە شاری برێمن لە باکوور مختبەرێکی زۆر زۆر چاکی لێیە ئەو فەحسم کرد فەحسی هەرسێ ئەو مادەی کەوا بۆ علاقەی بە نەخۆشیەکەی منەوەیە کە نەخۆشی اعتلالی عەسابە راپۆرتەکەی بە ئەڵمانی دەڵێ زەرنیخ لە گیانە زێبەت لە گیانمان نییە ڕەساسیش نییە بەڵام زەرنیخ بە کەمێک لە گیان ماماوە و کە من هاتمەوە بۆ سوید پەیوەندیم کرد بە دکتۆری سویدەوە ئەوانیش جوابیان نات وەڵامیان نات بۆ ستۆکۆڵم ئەو سەردەما بۆ جێگایەکە تایبەتە بە مادە ژەهراوی بوون ئەوانیش تەماشای ڕۆپۆرتەکەی منیان کرد گوتیان بەداخەوە ناتوانین ئەو زەرنیخە لە گیان تا ناتوانین عیلاجی نییە ناتوانین دەریکەین اینجا ئەو زەرنیخە یعنی لەوانەیە لە ئایندەدا بێتە سەرەتان بێجگە لەو نەخۆشی ئەتەلالی عەسابە ترسی کەس ببێ بە سەرەتان بەداخەوە تاوانێکی زۆر خێزەوەنا و عومەر فەتاح و بە خودی جەلال تاڵەبانیش بەشدار بووە لەگەڵ خەسرۆگوڵ وەک باس دەکەی لەگەڵ ئەو فەخرەدین کاگەر ناوی بابیشی بزاندرێ و وێنەشیاری ئێمە ئەوەی دەکەی هاوریان دەبێ ئەوشتان پێ بڵێم لە ئێستاکەدا هەر ئەو بەرنامەیە لە ئەکاونتی یوتیوبی تەفدە پرێس پلوس و ماڵپەڕی ئەو پەیجی تەفدە پرێس بڵاو دەبتەوە ئەو کات لە پەیجی منیش خاتر نادر بڵاو دەکەیتەوە بەڵێ کاکەڵ ببینەوە سە خواردن و شتەکان یعنی وتت خواردنم وا بووە ڕۆژ ئەو وا بووە ئەو چونە سەر ئاو دەست یەک جار بووە لە یەک دەقەداوە شکلت چی لێ دوای ئەو 2 ساڵ و 6 مانگایانی بود دەبردە سەرت چ دەکرد ئەو هەموو سەعاتە ئەو هەموو ڕۆژ و ساڵە بەڵێ قادر لە خەو زیاتریشی تر نەبوو نەجوم و جۆڵم نەبوو چکە مەترنیە بە مەتێ هەروەچی قەبر وایە جوڵم نییە هەر هەموویم بەخەوە بردەسەر یعنی بەڕاستی تر چاوەڕوانی مردن بووم بەڵام وەکو بۆ جەناتم باسکە لە مانگی یەکەم و دووەم و قاچم سڕ بوو ئیتر وەزعی تەندروستیم خراپ بوو دواییش بیرم کردەوە ئەگەر بۆیە دەڵێم هینی ڕاستە خواردن تەسیل و کاریگەریە بووە بەڵام خواردن ئەوە مەسەلەن 6 مانگ 7 مانگ دوای گرتنەکەم تەسیری هەبووە ڤیتامین و کانزاکان لە شەم و لە گیانمانە مابێ بەڵام لە یەکەم مانگ و دووەم مانگەوە قاچی من سڕ ببێت معنایە ژەهرم پێدراوە چکە ئەو کاتە یەکەم مانگ وەکو بۆ جەناتم باسکرد ناوسکم ئەچوو سکچوون لە دوای ناخواردنە تووشی سکچوونی زۆم کە یەکێک لە ئاماژەکانەکەەوە مادەی ژەهراویم پێدراوە ئەوە نییە بڵێ مەسەڵە لە گرتوخانەکە بوو بێتم و بە بۆنەی خۆراکی خراپەوە بە بۆنەی ئەوانەوە وام لێ هات بێت سەرەتای سزنەکە وام لێ هات قاچم سڕ بوو ئەوم توش بوو ئەو نەخۆشی من ڕەتیە بە مادە ژەهراویەکانەوە چکە یەکێ لە سەبەبەکانی یەکێک لەو وەکو جەناتم ڕوون کردەوە ئەو سێ مادە ژەهراوی هەیە کە ئەبێتەوەی ئەو نەخۆشی وا من هەما قادر ئەو مرۆڤەی کەوا لە پێشم بوو تقریبا کە برام هاوارێک کرد و لێیانەدا و ئەیان هێنایەوە طبعا هەڕەشیان لێماندا بوو بە منیان بوو کە هێنامیان گوتیان کامێرە لە ژوورەکەی قسە نەکەین هاوتی دوای بتکوژی قسە بکەین منیش ئەو کاتە وەکو بۆ جەنات واز کرد تۆزێ ڕووناکی لە ژێرەوە هاتە ژوورەوە سەیرم کرد درۆەکەم هیچ کامێرەی تیان نییە بە دەبەی
میزەکە میزکردنەکە بەرزم کردەوە سێرەکەم شتێکی وا ڕۆتینیەکە ناو کامێرە نییە دواسا گوتم چیم لێکەنەوە هەموو ڕۆژە هەر لێمەدەن خۆلەوە زیاتر چیم لێکەن هەر لێمەدەن ئەگەم یانیتر کە دەنگ نەئەما کە دەنگی جموجۆڵی پاسەوانەکان نەئەما سەعاتێ 2 ساعت ئەمزانی شەو هاتووە بەوەیە دەمزانی شەوە کە ئێتر جموجۆڵی پاسەوانەکان نەئەما بەڵام ئەو جێگایە کە قادر بەزستانان بەردە هاتە خوارەوە بەردە ئەکەوتە سەری ژوورێ تاکە کەسێکە یعنی بۆم دەرکەوت لە ناو ئەشکەوتان یعنی لە ناو شاخا دروست کرابوو ئەو ئینفراد و ئەو زیندانی ناو شاخا دروست کرابوو دوور لە ئاوەدانی کە کاتێکیش ئەوە جار منیان برد بۆ ئەو زیندانە کە منیان داگرد و بە باوەش دەنگی سەگوەڕینێکی زۆر ئەهاو دەنگی هیچ یعنی لەوە ئەچوو کە لە شارەوە دوور بێت جێگاکە دەنگی ئاو هاتە خوارەوە لە دەروی ئینفرادەکە ئاو هاتە خوارەوە تەمان وا وەکو نیشانەیەکەوە وەکو ئەشکەوتە کە ئەوان دەنگ نەما دەنگی پاسەوانەکان هاوارم کرد لەو کوڕاکەوە لە بەردەمی ژوورەکەوتم کاکە گیان بە قوربان وتم هەردووکمان گیراوی نیان تۆ پێشی من بەرەبی یا من پێشی تۆ بەرەبم نازانین وتم بەڵام تۆ عنوانی خۆتم بەرێ ئەچم ئاگاداری کەسوکار دەکەم بڵێم فڵانە کەس لەوێیە وتم منش عنوانی خۆم تەدەمی ئەگەر پێشی من بەربووی چۆ ئاگاداری خەز و کەسوکارم کە وابی نەئەدایەوە ئەیگوت تەنها ئەوەندەی دەگوت یعنی بێدەم بە ئێوتم باشە دوو شەو سێ شەو بۆ نوع ئەم حالەم لەگەڵاکردنی وێرا وتم باشە لەوە زیاتر چیم لێکرد تۆ محاوارەکەی لێتە دەن ئەو کوژن لە دەمتەخان خۆ ئێستش ئەگەر گوێیان لە دەنگت بێت وتم دواسا ئەگەر کامێرە هەبێت ئەوە لە منیانەدا ئەو من دوو ڕۆژ سێ شەو لەگەڵ تۆ قسە ئەەکەم یعنی هەمووی بۆ باس کرد وا دیار بوو مستەوای سەقافی نەبوو ڕۆشنبیر نەبوو نین یعنی ترسا بوو لە هەڕەشەکانیان ئیتر عەلا کولی کە قەنەعەتی نەکرد جوابم باتەوە من پێم گوتم من ناوم هەڵگوت نوری فەخرەدینە لە عەشیرەتی تاڵەبانیمە ماڵمان لە خاڵە حاجیە دراوسەی ماڵی فڵانە مەسوولین جەلات جەوهەر جەباریاوە گوتم دراوسێوانین وتم بەربووی بچۆ ئاگاداری ماڵمان کردەوە دوو شەو سێ شەو بۆم دووبارە کرد وتم نەکوو لە بیری چێتەوە تەبعاً کە دوای ئەوەی من بەربووم کە سوکارم باسییان کرد گوتیان ساڵی 2004 دوای ڕوخانی سەدام مرۆڤێک هاتووە چۆتە لای ماڵی مامۆستا جەلات جەوهەر بە پاسەوانەکانی گوتۆ ماڵی شێخ نووری لەکوێیە گوتیان ئەوەتانە هاتووە دایک و باوکم لە ماڵەوەی نامەیەکم لایە نامەکە داخراوە نەیخوێننەوە تا من لە ماڵ دوورەکەومەوە اینجا نامەکە بکەنەوە ماڵی باوکو دایکشم کە سوکارم بخیاڵی ئەویان نەبووە ئەم زەلامە احتیمالە لەلایەن منەوە هات بێت ئەخبار و سۆراغی منی هەبێت ترسا بوون وتیانەوە لەوانەیە و کاتە زەرقاوی مەرقاویە بۆ پیان لەوانەیە خوشکێکی مەسوولی یەکێتی بووە وتیان لەوانەیە هاتوێت نامە بێ و تەقینەوەی تیابێت لیان وەرنەگرتووە کابرا ڕۆیشتووە بەڵام من تاکیدم ئەو کابرایە ئەو زەلامە بوو کە من عنوانی خۆمدا پێی و ئەو کاتێک کە دیار نەما تت نازانەوە چەند ساڵ 10 ساڵ 15 ساڵ لە ناو گرتوخانیا بۆ نازان بەڵام ئەمزانی ماوەیەکی زۆر چوو تەحملی نەما بوو ئاواتەخواز بوو کە بیکوژن دیرۆگەکی مەئسات بوون بەڵێ ودرسم لم ولاده أمدلا هجار ولاده ودرسم لم ولاده أمدلا هجار ولاده إوا مافيا وقندلن إوا صحاتشيني وقلن إوا بيدانا برستن تقرون وخو برستن أمستن بلو كرسية ملك بقى وبرسية أمستن بلو كرسية ملك بقى وبرسية إما يا ومن داري برن برن برن